سڵاوتان لێبێ خۆشەویستان ڕۆژتان باش بۆ مێدم هەموو تەندروست باش بن ساغ بن سەلامت بن ئەم ڕۆژۆک و ڕۆژانی تر بە کۆمەڵێ بەرگۆ بابەت لە پرۆگرامی بەیانی باش هاتینەوەلاتان پێمان خۆش بوو سەرەتا گفتوگۆ سەبارەت بە بابەتێکی زۆر گرنگ بکەیت ئەویش ئەو گۆڕانکاریەیە کە لە کەش و هەوا ڕوویداوە لە ماوەی ڕابردووە و هەروەها کلایمت چێنج یاخود ئەو گۆڕانکاری کەش و هەوا یاخود تەغەیر المەناخە کە یەکێک لە وڵاتانەی کەوا زۆر کاریگەری خراپەکان یاخود سلبیەکانی تیایدا دەرکەوتووە ئەویش عێراقە هەروەکو بینیمان لە ماوەی ڕابردووکەوە ئەو خۆڵبارینەی کە ڕۆژانە ئێمە بینی بەتایبەت لا چەند ڕۆژی ڕابردووە ئەمانە هەمووی هۆکارێکی گەڕێتەوە بۆ گۆڕانکاری کە لە کەش و هەوا ڕوویداوە ئێمە ئەمڕۆ گفتوگۆ سەبارەت بەم بابەتاکەین لەگەڵ هاوکارم دیلان و دواتریش میوانمانە بێ پسپۆر لەم بابەتە و گفتوگۆی زیاترەکەین لەسەر هەمان بابەت سڵاو لێبێ و بانیت باش سڵاوت لێبێ سارە بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک بانیتان باش سڵاوتان لێبێ بە هیوای ڕۆژێکی خۆش بە هیوای لەش ساقی و تەندروست باشیتان وەک هاوکارم سارا ئاماژەی پێکرد تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان و تەوەری سەرەکی پرۆگرامەکەمانی شاڵبەتە بریتیە لەو گۆڕانکاریانی کە لە کەش و هەوا لە چەند ساڵی ڕابردوودا ڕوویداوە هەڵبەتە گۆڕانکاریەکان بابەتی کلایمت چێنج گۆڕانکاری کەش و هەوا بابەتێکە کێسە لە جیهاندا جێگەی باسەوە بابەتێکە کە لە جیهاندا توێژینەوەی لەسەر دەکرێت و قسە و باسی زیاتری لەسەر دەکرێت هەڵبەتە گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە ئێستادا ینی با بڵێن بە شێوەیەکی گشتی لەسەر هەموو وڵاتانی جیهان دەرکەوتون بەڵام ئەوەی کە زیاتر کاریگەریەکەی لێ دەردەکەوێت ئەوەی زیاتر کە کاریگەری زیاتری دەخاتە سەر ئەو وڵاتانەیە کە با بڵین کەش و هەواکان بەڕادەیەکی زۆر خراپە بۆ نمونە عێراق و هەرێمی کوردستانیش هەڵبەتە بۆ نمونە کەمی ڕێژەی سەوزایی و بابەتی با بڵین کەمبوونەوەی ئاوی دەریا و کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین بابەتی وشکە ساڵی ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر ئەو گۆڕانکاریانی کە ئێستا لە سەر کەش و هەوا ڕوویداوە ماوەیەکە با بڵین ڕوودانی خۆڵبارین یاخود بابەتی خۆڵبارین لەم ساڵدا ئێمە بە خۆمان دەبینین چەند جارێک ڕوویداوە و بەپێی کەشناسی ئەم دیاردەیە هەر بەردەوام دەبێ چونکە با بڵین کەش و هەوای عێراق بە ڕاژەیەکی زۆر زۆر خراپە لە ماوەی ڕابردوودا ئێمە ئەگە سەرەتا باسیێ بکەین کە دیاردەی خۆڵبارین چۆن ڕوودەدا دیاردەی خۆڵبارین ئەنی ئەگەر پێناسەیەکی سادە و ساکاری بۆ بکەین بریتە لەو دەنکە خۆڵانی کە لەسەر هەوادایە یاخود لەناو خاک و لەسەر هەوادا هەڵ دەکا کاتێک کە ڕێژەی بارانبارین کەم دەکا و کاتێککە وشکە ساڵی ڕوودەدا و کاتێک کە پلەکانی گەرما بەرز دەبێتەوە ئەو وردە خاکە یاخود ئەو وردە خۆڵی کە لە هەوادایە بەهۆی هەڵکردنی بایەکی بەرزوە بەهۆی ئەو پەستانی کە لە بادا هەیە هەڵدەکا و دەیێنێتە نێو شارەکان و دێنێتە شوێنی نیشتە جێبوون ئێمە بۆ خۆما دەبینین لە چەند ساڵی ڕابردوودا دیاردەی وشکە ساڵی لە عێراق و هەرێمی کوردستان ڕوویداوە کەمی ڕێژەی بارانبارین ئەوە هۆکارێکی دیکە بوو بۆیە ئێمە ڕۆژانە دەبینین یاخود لە ماوەی هەفتەیەکدا چەند جارێک دیاردەی خۆڵبارین ڕوودەدا و ئەگەر بارودۆخەکە بەم شێوەیە بێ و ئەگەر کەش و هەوای عێراق بەم شێوەیە بێ و ئەگەر ژینگەی عێراق بەم شێوەیە بڕوا و لایەنی پەیوەندیدار خەم لەم بابەتە نەخوا ئەوە لە ماوەی داهاتوودا لە ساڵانی داهاتوودا ڕەنگە لە ماوەی هەفتەیەکدا چەند ڕۆژێک دیاردەی خۆڵبارین ڕووبدا لە ماوەی ڕابردوودا توێژینەوەی کرا باس لەوە دەکا کە ئەگەر کەش و هەوای عێراق بەم شێوەیە بڕوە لە ساڵی 2050دا لە ماوەی ساڵێکدا کە 365 ڕۆژە 300 ڕۆژی دیاردەی خۆڵبارین ڕوودەدا ئەمە هەڵبەتە جێگەی پرسیارەوە جێگەی هەڵوەسە لە سەرکردنە چی بکەین بۆ ئەوەی با بڵین دیاردەی خۆڵبارین کەم بکرێتەوە یاخود کاریگەریەکانی کەم بکرێتەوە ئەویش دروستکردنی پشتێنی سەوزایە بە دەوری شارەکانداوە بەرزکردنەوەی ڕێژەی سەوزاییە هەڵبەتەم بابەتە سەرەکیمان دەبێەوە دواتر میوانمان دەبێت قسە و باسی زیاتریشی لەسەر دەکەین بەدڵنیایەوە ئەو خاڵانەی کە باس کرد هەموو ڕاستن و ئەو گۆڕانکاری کە لە کەش و هەوا ڕۆدا ساڵانێکی زۆرە پسپۆرانی بواری کەش و هەوا هەوار ئەکەن و باستی ئەکەندکەوە گۆڕانکاریکی لەم شێوەیە ڕۆدات و هەساری زەوی لە مەترسیدایە ژینگەکەی بەو شێوازە گۆڕانکاری بەسەر هاتۆ و شاخانیکەوە بەفرین هەمووی تواونەتەوە وەها هەندێک لە دەریاچەکان و کانیەکان هەموو شک بوونەتەوە و کۆمەڵێک لە هەندێک لە جووری ئاژەڵەکان خەریکە لە ناو ئەرچن بەهۆی کەمی
ڕێژەی سەوزایی و لە دارستانەکان وێروها دارەکان و هەموو ئەمانە هۆکارنکەوە ئەو گۆڕانکاری کە ئێستا ئەیبینین بە تایبەت لە عێراقەوە کەوتووەتە بەینی چۆڵێن زۆربەی زیانەکان بەری عێراق کەوتووە چونکە بە تایبەت خواری و عێراقەوە ڕێژەیەکی زۆری بیابانی لەیە ئەم جۆرە چۆڵێن عواصف تورابیە یاخود ئەم خۆڵبارینانە عادەتەن لەو شوێنانە ڕۆداکەوە بیابانن یاخود خۆڵێکی زۆری لێیە بۆیە لە نێو شارەکان یاخود نابێ بگاتە نێو شارەکان چونکە بێت دەوروبەری پشتێنی سەوزی چۆن بڵێن سەوز هەبێت هەروەها ڕێژەی دار و سەوزایی زۆر بێت بۆەوەی کەەوە بەم شێوازە نەبێتکەوە ئێمە لە ماوەی ڕابردووە چەند جارێک دووبارە بۆ جاری وا هەیە بە چەند ڕۆژێک بەردەوام بێت ئەم خۆڵبارینە و بێگومان کۆمەڵێک سلبیاتی هەیە بۆ تەندروستی مرۆڤەکان ئەبێتە هۆی تەنگە نەفەسیە بێتە هۆی جەڵتەی دڵ بێتە هۆی کەمبوونەوەی مەودای بینین و ڕووداوەکانی هاتوچۆ زیاد بێتە هۆی حساسی چاوەکان و پێست و هەندێک کەسیش کە چۆن بڵێن تەنانەت لەم کاتانەیە تووشی چۆن بڵێ تەرکیزی نامێنەیە خۆت سەر سوورمان و بابەتانەی لێ بێتەوە بۆیە کۆمەڵێک زیانی زۆری هەیە و لەگەڵەوە شاو و زیانیانی کە هەیەی بۆ ژینگە ئەبێتە هۆی چۆن بڵێن گواستنەوەی هەندێک لە نەخۆشیەکان ڤایرۆسەکان و هەروەها ئاژەڵەکانیش بە هەمان شێوە تووشی نەخۆشیەکانە بن لەگەڵەوە هەندێک مادەی گرنگەیە لە سەر زەوی یاخود لەو شوێنانی کە بۆ کشت و کاڵ گرنگە پۆتاسیۆم و هەندێک مادەی ترە بەهۆی ئەم خۆڵباریە خۆتەم ئاوەسیفانەوە هەموو ئەو مادە گرنگان ئەگوازێتەوە یاخود لای ئەبات ئەمانە هەمووی زیانەکانین چارەسەرەکان ئەگەر هاتوو لە ماوەی ڕابردووە بەر لەوەی کە بەم شێوازە ئەرۆکو ئێستای بینین بەو شێوازە خۆبارین زۆر بێت بیابانەکان ئاوهایی چۆن بڵێن ببێ بە بیابان عێراق وڵاتی ئێمە ئەتوانرا هەوڵ درایە چارەسەر بکرێ لایانی پەیوەندیدار هەوڵی بدایەکەوە ڕێژەی سەوزایی زیاد بکات ئەو بیابانی کە لە ئێستا بم شێوازە نەبوایە بەڵام هەوڵ نەدرا و هیچ چارەسەرێکی بۆ نەدۆزرا بەڵام لە ئێستاە هێشتا هیوایەکە هێشتا ئەتوانن لایانی پەیوەندیدار هەوڵ بدەن لەگەڵ چۆن بڵێن هاوکاری هاوڵاتیانیش بە هەمان شێوە بتوانین چارەسەرێک بدۆزینەوە بۆ ئەم گۆڕانکاری کە لە کەش و هەوا ڕوویداوە چونکە بەڕاستێگە لە ئێستا بەم شێوازی بێت و هاوکار ماماژەی پێکڕەنگە لە چەند ساڵی داهاتووە ڕێژەکی زیاتر بێت و بێتە هۆکاریەوەیکەوە نەتوانین بەبێ بوتڵی ئۆکسجین چینە دەرەوە زۆرێک لە پێشبینیەکان وا بۆ بالفعل هەندێک لەو پێشبینیانی کە پسپۆرانی بواری کەش و هەوادایانەوە لە ئێستاە ئەبینرێت ئەگەر هەندێک ماسیری فیلمی ئینتەرستێلەرمان کردبێت سەرەتاکی بۆ دەست پێکاتەوە ئەو گۆڕانکاری لە کەش و هەوا ڕوویداوە کەوا پێویستە تەنانەت هەساریکی سەر بدۆزرێتەوە ئەویش ئەو چۆن بڵێن عواصف تورابیە خۆت ئەو خۆڵبارینەیە کە ڕووەدا بێتە هۆی ڕووداوەکانی هاتوچۆ هەروەها چۆن بڵێن کەمبوونەوەی مەودای بینین و هەروەها تەنگە نەفەسی و کۆمەڵێک نەخۆشی تر و لەم ماوەی پێویستە ئاگاداری خۆمان بینە چینە دەرەوە گەر پێویست نەبوو بە تایبەت ئەو ڕۆژانی کە بە چڕی خۆڵ ئەبارێت بە تایبەت و کەسانی کەوا تەنگە نەفەسیان هەیە ڕەبوویان هەیە لەگەڵەوە شابەدە خەواندێک شتمان بینی بە تایبەت لە چەند ڕۆژی ڕابردوویش جەڵتەی دڵی ئێدا لە هەندێک لە کەسەکان هەرچەندە تاوەکو ئێستا بە تەواوەتی بە فەرمینە و تراوەکە هۆکارێکی چیوە بەڵام ئەو ترتکەوە ڕەنگە هەندێک مادە هەبێت کە بگوازرێتەوە لە ڕێ ئەو خۆڵبارینەوە بێتە هۆکاری جەڵتەی دڵ بەڵام تا ئێستا نەزانراوە ئەوەیە ماتوانین بیکەنەوەش خۆمان بپارێزین لی لەگەڵەوە شاگەری من لە ماڵی خۆمان و بتوانین هەوڵێک بدەینکەوە ئەو گۆڕانکاریانە گۆڕانکاری کەشوا کەم بێتەوە ئەویش دار و سەوزاییە لە ماڵەکانمانە گرنگی پێ بدەین لە باخەکانمانە دار هەبێت دارەکان نەبڕینەوە تەنها لە بەروی ژووری توزانم ستیمە چۆن بڵێن دەروی ماڵەکەمان جوان بە یاخود هەر شتێکی لەو جۆرە ئەبینیت کە هەندێک جار پیشان ئەدرێت بۆی کەەوە ماڵەکەیان دەربکەوێت یاخود بۆی کەەوە دیکۆری دەرەوەیان بگۆڕن دارەکان ئەمبڕنەوە کاتێک ئەمە تاوانە بەڕاستی بە تایبەت لە ئێستایەکەوە ئێمە پێویستمان بە یەک دارێکی زیاترە پێویستمان بە سەوزایی زیاترە بۆیە توانین ئێمە هاوکار بین لەگەڵیانی پەیوەندیدار حکوومەت بتوانن پلانێکی باشدا بنین بۆیکەوە ئەو گۆڕانکاری کاڕۆدا لە داهاتووە زیانی زیاتری نەبێت یاخود لە ئێستا بۆ ستەندرێتەوە هەڵ دێت کە چارەسەر بکرێت لە وڵاتانی تریش ئاماژە بۆ کراوەکەوە ئەو گۆڕانکارێت چۆن بڵێن کاریگەریکی هەیە بەڵام هەوڵ دراوە لە وڵاتانی ترکەوە هەڵەتی دارچنین و یاخود زیادکردنی سەوزایی بدرێت بەڵام لێرە بەو شێوازە نیە ئەوەی هەوڵدراوە هەندێک لە ڕێکخراوە خێرخوازیەکانەکەوە هەندێک لە سەوزایی و بابەتانیان زیاد کردووە بەڵام پێویستە کە هەوڵێکی جدی بدرێت بۆ چارەسەرکردنیەگینە داهاتوومان زۆر خراپە بێت بە تایبەت بۆ کەسانی کەوا نەخۆشیەکانیان هەیە و هەروەها هاوکاریشم ئاماژەی پێکی ڕەنگە لە
ماوەی ساڵێکا 300 ڕۆژی لەو ساڵە ئەم جۆرە خۆڵبارینانە ڕووبدا. زۆر باشێمە دواتر لەگەڵ پسپۆرێکی بواری کەش و هەوا گفتوگوی زیاترەکەین، بەڵام ئێستاچینە لای بڕگەیەکی زەر خاتۆ ئیبتیسام جەمال ڕاهێنەری لەش جوانیە کۆمەڵەیەک زانیاریمان پێداروها ئەتیکی وەرزشکردن لە هۆڵەکان فەرمون بینێر. فەرموو. سڵاوتان لێبێ بانیتان باش. من ئیبتیسام جەمال ڕاهێنەری هۆڵی لەشجوانی تکنۆلۆژیم بۆ خانمان. ئەمڕۆ باس لە ئەتیکێتی وەرزشکردنەکەین. سەرەتا ئافرەت کە دێتە هۆڵەکان چی بکەن؟ لە پێشە ئەبێ ناونووس بکەین، ناویان تۆمار بکەین. دوای ئەوە دەست پێ ئەەکەین بە وەزنکردن و قیاسیان. سەرەتا لە یاریە سوکەکانەوە دەست پێەکەین. یەکەم یاریمان ئەوەیە کە ئافرەتەکە ئەبێت لە ڕێکردنەوە دەست پێ بکە وەکو ئەحمایەت بۆ جەستەی. دوای ئەوە کۆرسێکمان هەیە، کۆرسەکە ئەبێت دابش کرابێت بۆ 2 ڕۆژ. ئەو 2 ڕۆژە ڕۆژی یەکەمی هەنێک لە عەڤەڵەکانی جسم تەمرینی پێ ئەکات. دوای ئەوە بۆ ڕۆژەکەی تر بەشێک لە عەڤەڵەکانی جسمی کە ئەوانەی یەکەم ڕۆژ پێی نەکردو دووەم ڕۆژ پێی ئەکات. یاریەکانش بە ئامێر ئەیکەین. ئەو ئامێرانە هەمانە دبنی سمثمان هەیە، جیهازی مەعیدە هەیە، سەحب بەکەرە هەیە، جەمع ئەسلاکمان هەیە. ئیتر هەر ئامێرێک و بۆ ئەو عەڤەڵەیە بەکاردێکەوە پێویستە پێی بکەیت. ئومێ دەکەم سوودم پێتان گەیان دەبێ خواتان. سپاس بۆ خاتو ئیبتیسام بۆ پێدانی و زانیاریانە. هەڵبەتە کۆمەڵە زانیاری وەرشیە بە تایبەتی بۆ ئافرەتان کە سەردانی هۆڵەکانی لێرجوانی دەکرد. وەڵە خۆشەویستان، ئێستا لە بڕگەی پامنێران دەڕۆینە بڕگەی پامنێران هەواڵ و زانیاریەکان لە پامنێرانمان وەردەگرین. سەرەتا لە کەرکووکەوە دەست پێ دەکەین، دەچینە لای زانانە بەس. زانا سڵاوت لێبێ و بەیانیت باش. بەیانیت باش. سڵاوتان لێبێ بەیانیتان باش. سپاس. زانا پێم خۆشە باسی بابەتی ڕۆژ بکەی لە کەرکووک. هەڵبەتە ماوەی چەند ڕۆژێکە دیاردەی خۆڵباری لە کەرکووک بە شێوەیەکی چڕ دەستی پێ کردووە. باسی لایەنە تەندروستیەکان لایەنی تەندروستی چی کردووە و ژمارە و هاوڵاتانی کە سەردانی نەخۆشخانەکانیان کردووە؟ بەڵێ، وا دیارە لە بەرەبەیانی ڕۆژی دووشەممە 5 شەپۆلێکی خۆڵبارین کەرکووک و سنووری پارێزگای کەرکووکی گرتەوە. هەڵبەتە لە دوای ئەمە چەندین کەس بە هۆکاری لەژێر کاریگەریەکانی ئەم شەپۆلە خۆڵبارینە ڕەوانەی نەخۆشخانەکان کراون و بەڵام خۆشبەختانە هیچ حاڵەتێکی گیان لە دەستدان هاوشەی ڕۆبردوو ڕوویان نەداوە یاخود تۆمار نەکراون. بەڵام بەپێی ئامارەکانی تەندروستی کەرکووک لە بەرەبەیانەوە تاوەکو ئێوارەی دوێنێ کاتژمێر 6 379 کەس ڕەوانەی نەخۆشخانەکانی سنووری پارێزگای کەرکووک کراون. ئەمەش لەژێر کاریگەرەکانی خۆڵبارینی کەوا ڕووی لە پارێزگاکە کردبوو و لە تەواوی عێراقیشدا زیاتر لە 4000 کەس ڕەوانەی نەخۆشخانەکانی پارێزگاکانی عێراق کراون بە مەبەستی وەرگرتنی چارەسەر. هەڵبەتە شەپۆلەکە سەرجەم پارێزگاکانی عێراقی کردووەتەوە، سەرجەم پارێزگاکانی عێراقی کردووەتەوە و بەردەوامیش دەبێت بەپێی پێشبینەکانی کەشناسیش هەتاوەکو ئێوارەی ئەمڕۆ لە کەرکووک شەپۆلی خۆڵبارین بەردەوامی دەبێت. بەڵام وا پێشبینی کراوە لە ڕۆژی هەینی جومعە شەپۆلێکی دیکەی خۆڵبارین ڕوو لە پارێزگاکانی عێراق بکاتەوە کەرکووکیش دەگرێتەوە. هەڵبەتە تەندروستی کەرکووک ئێوارەی دوێنێکەوە بڵاو کرایەوە حاڵەتێکی گیان لە دەستدان بەهۆی کاریگەری خۆڵبارین تۆمار کراوە کە منداڵێکە. بەڵام دوایەوە تەندروستی کەرکووک پشتڕاستی کردوێتەوە کە ئەو کەسەی گەێنراوتە نەخۆشخانە گیانی لە دەستداوە خۆی و نەخۆشی درێژخایانیشی لەگەڵدا بووە. بەڵێ، زۆر باشە. زانا لایەنی تەندروستی نەخۆشخانەکان چ ئامادەکارییان کردووە؟ هەڵبەتە ڕەنگەم دیاردێ وەکو خۆت باس کرد لە چەند ڕۆژی داهاتووشدا دووبارە بێتەوە. نەخۆشخانەکانی کەرکووک بە شێوەیەکی گشتی هەر لە دابینکردنی ئۆکسیجین و پێداوی سەرپزیشکیەکان چ ئامادەکاریە کراوە؟ بەڵێ، هەڵبەتە تەندروستی کەرکووک بەر لە دەستپێکردنی شەپۆلەکانی خۆڵبارین ڕایگەیاند کەەوە ئامادەکاری تەواویان کردو و لە حاڵەتی ئامادە باشیدان بۆ ڕوبەروبوونەوەی هەر حاڵەتێکی نەخوازراو یاخود هەر کارەساتێک بەردەوام لە ئامادە باشیدان ئەوەش بینین بە ئامانگی لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانی لە پارێزگاکە لە بەشێک لە شوێنە گشتەکانی ناوەندی شار لە کەرکووک تیمیان لەسەر شەقامەکان دانەوە. ئەمەش بۆ فریاکەوتنی ئەو کەسان و فریاگوزاری خێرا بۆ ئەو کەسانی کەوا لەژێر کاریگەری خۆڵبارینەکە
تووشی هەناسەتوندی یاخود پاڵەپەستۆ لە هەناسە دەبنەوە ئەمەش بۆ ئەوەی زیاتر ئەوکاری هاوڵاتیان بکرێت تاوەکو بتوان کۆنتترۆلی ئەو دۆخە بکەنکەوە لە ئێستادا ڕوو لە پارێزگاکە کردووە و ئەو کەسانی کەوا دووچاری مەترسی ئەبنەوە ژیانن دووچاری مەترسیە بێتەوە لەژێر کاریگەرەکانی خۆڵباری نەمان لە ڕێگەی تیمەکانیانەوە لەسەر شەقام و شوێنە گشتەکان هەوڵەدەن چارەسەر بۆ ئەو کەسانە بکەن وەڵبەتە لە ڕووی نەخۆشخانەکانیشەوە ئامادەکاری تەواویان کردووە و داواکاریشیانەوەی لە هاوڵاتیان بۆ کاری پێویست نەبێت لە کاتی ئەو خۆڵبارینانە دەرنەچن یاخود ئەو کەسانەی نەخۆشی درێژخایانیان هەیە یاخود نەخۆشیە ناسەتوندی و ڕەبوو ئەو نەخۆشیانیان هەیە دەرنەچنە دەرەوە بۆ ئەوەی تەندروست باش بن و بە تاوەکو کاریگەریەکانی خۆڵبارین کەم دەبێتەوە. زۆر باشە زانە سەبارەت بە ڕەوشی پەروەردە بەهۆی ئەم خۆڵبارینەوە تاقیکردنەوەکان چیان بەسەر هاتووە خۆ دواکەوتون یاخود لە کاتی خۆیان جامەدرێت. ببوورە سارا گوێبیستی دەنگت نابێت. ئەگەر گوێت لێم بێستا زانە سەبارەت بە ڕەوشی پەروەردە تاقیکردنەوەکانی پۆلی شەشوەروەها پۆلەکانی تر پۆلە ناکۆتاکان چیان بەسەر هاتووەکی تاقیکردنەوەکانە کرێخۆ پشووە یاخودنا. بەڵێ هەڵبەتە دوێنێ دووشەمە 15 مانگ شەوەکەی کە بڕیار دراکەوە بەهۆی کاریگەریەکانی خۆڵبارینەوە پشوو بێتەوە و تاقیکردنەوەی کەەوە لە ڕۆژی دووشەمە بڕیار بۆ ئەنجام بدرێن دواخران بۆ ڕۆژی سێشەمە و ئەم شەویش بە هەمان شێوە سەرەتا لە وەزارەتی خوێندنی باڵا و پشۆکان دەست پێ کرد وەزارەتی خوێندنی باڵا پشۆکان یاخود ئەمڕۆ بۆ ڕۆژی سێشەمە پشووی ڕاگەیان بەوەی کاریگەریەکانی خۆڵبارین لە پارێزگاکانی عێراق و دواخستنی و تاقیکردنەوەنیکەوە بڕیار بۆ ئەمڕۆ ئەنجام بدرێن بۆ ڕۆژی دواتر بەڵام هەرچی پەروەردەی کەرکووک بوو هەرچی ئیداری پارێزگای کەرکووک بوو تاوەکو کاتژمێر دوو شەو هیچ پشوویەکی ڕاگن نەگەیاند بوو لە کاتژمێر دوو شەو بەدەوە ئیداری پارێزگای کەرکووک ئەسان بە بڕیارێک کە پشوو بۆ ئەو خوێندنگانە یاخود دواخستنی و تاقیکردنەوەنیکەوە بڕیارە ئەمڕۆ ئەنجام بدرێت بەڵام لە سەر جەمدام و دەستگاکانی تر دەوامی فەرمی ئاسایی و دەوامی فەرمی دەبێت بەڵام پشۆکە تەنها پەروەردەی گرتووەتەوە کە ئەو تاقیکردنەوەی بڕیار بۆ ئەمڕۆ ئەنجام بدرێن دواخراون بۆ سبەی نییە و سەر جەمناوەندەکانی خوێندنی ئاگادار کراونەتەوە بەڵام ئەمە لای خەڵکی لە سۆشیال میدیا ئەوەی بینیمان گلەی و گازندەیەکی زۆر دووچاری ئیداری پارێزگار دەکرێتەوەکەوە ئەمە بۆ چەندەمین جارە پشۆکان بەو شێوەیە ڕادەگەیەندرێت لە کاتژمێر دوی شەو بەدووە دوی بەرە بەیانەوە ئەمەش ناڕزایی خەڵکی لێکەوتۆ چونکە خەڵکی لەو کاتەیە تەواوی ئامادەکاریەکان بۆ دەوام و بۆ خوێندن و بۆ تاقیکردنەوەکانەکەن بەڵام بێ ئەوەی ئاگادار من کە پشووە پشۆکان تاخیرەکەن ئیداری پارێزگای کەرکووک بەڵام هەرچی خوێندنی باڵا بوو زانکۆکان بوو ئێوارەی دوێنێ وەزارەتی خوێندنی باڵای عێراق بڕیاریدا کە بۆ ئەمڕۆ پشوو بێتەوە تاقیکردنەوەنیکەوە بڕیار بۆ ئەنجام بدرێن دواخوران بۆ ڕۆژانی دواتر هەروە بۆ تاقیکردنەوەکانی ماستێر و ئەو تاقیکردنەوەی تریشکەوە ئەو تێزانە ئەوانش بە ئەمان شێوە هەمووی دواخراون. زۆر باشە زانە زانیاری نوێ چی هەیە لەسەر نەخۆشی تای خوێنبەربوون لە کەرکووک بە تایبەتی دوای لە ماوەی ڕابردوودا کەیسێکی دیکەش تۆمار کرا دوو کەیس لە شاری کەرکووک هەڵبەتە دانیکی گیانی لەدەستداوە دوا زانیاریەکان با گۆڕانکاریەکان لەسەر نەخۆشیەکە چییە لە کەرکووک؟ هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا ئەوەی بینیمان پەتای خوێنبەربوون تەواوی عێراقی گردەوە ژمارێک لە پارێزگاکانی عێراق و بەردەوام حاڵەتەکان ڕوو لە بەرزبوونەوەدا بوون ئەمەش تەندروستی ئاماژەی بۆ کردبوو کە ئەم پەتایە لە ڕێگەی ئاژەڵانەوە پەتایەکە کە تووشی ئاژەڵ دەبێت و دوای دەگوازرێتەوە بۆ مرۆڤ بۆی بەکارێنانی گۆشتی ئەو ئاژەڵانە یاخود شیر و بەرهەمەکانی ئاژەڵی ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ هەڵبەتە لە کەرکووکیش حاڵەتێک تۆمار کرابوو لە سەرەتای سەرڵدانی ئەم نەخۆشیەوە و بەداخەوە دوای هەفتەیەک لەژێر چاودێری ومانەوەی لە نەخۆشخانە ئەو کەسە گیانی لە دەزا کە پیشەی قەساب بوو لە کەرکووک و هەڵبەتە حاڵەتێکی دیکەش تۆمار کراوە تاوەکو ئێستا پێمەوە لەژێر چاودێریدا و تەندروستی لە کەرکووک و لە تەواوی عێراقیشدا خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە ئامادە کردووە هەڵبەتە لە کەرکووکیش نەخۆشخانەیەک تایبەت کراوە بە توشبوان ئەو نەخۆشیە توشبوانی ئەو نەخۆشیەش نەخۆشخانەی شیفای چواردەیە کە لە پێشتردا نەخۆشخانەی بوو تایبەت بوو بە نەخۆشانی کۆرۆنا بەڵام خۆشبەختانە لە پاشەوەی کەوا لە پارێزگاکە توانراوە نەخۆشی کۆرۆنا بنبڕ بکرێت یا خود نەمێنێت و نەخۆشخانەکە چۆڵ کرا بوو ماوەیەک بەڵام دوایە سەرڵدانی پەتای
خوێنبەربوون ئەو نەخۆشخانەیە تایبەت کرا بۆ ئەو نەخۆشیە و لە ئێستادا هەموو شتەکانی ئامادەیە بۆ هەر حاڵەتێکی نامۆ یاخود ئەو کەسانی کە تووشە من لەو نەخۆشخانەیە چارەسەریان بۆ دەکرێت. زۆر باشە زانە بەهۆی ئەم خۆڵبارینەوەەوەها کەمبوونەوەی مەودای بینین تاکو چەند هۆکارەوە بۆ ڕووداوەکانی هاتوچۆ لا چەند ڕۆژی ڕابردوو. ببوورە سارە جۆبیسی دەنگت نابم. ئێستا باشە دەنگم گوێت لێمە؟ زانە گوێت لێمە؟ سارە وا دیارە هاوکارمان زانە گوێ لە دەنگمانە زان ئەگەر گوێت لێمە سارە زانە ببوورە سارە جۆبیسی دەنگتان نابم سارە دیلە. زۆر باشە سوپاس بۆ پامنێرمان زانانەبەست کە بە شێوکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵ مامبیوە دیارە زانە گوێ لە دەنگمان نەبوو هەڵبەتە سارەویستی پرسیارێک کە بەردەوام دووبارە دەبێتەوە لە کاتی ڕووداوەکانی هاتوچۆدا و لە کاتی دیاردەی خۆڵبارین دەویش زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆیە چونکە هەڵبەتێن باسی کاریگەری تەندروستەکانیمان کرد و کاریگەری ژینگەیەکانیشی یاخود کاریگەریەکانی دیکەشی ئەوەیە کە مەودای بینین کەم دەبێتەوە هەندێک جار ینی شەپۆلەکانی خۆڵبارین هێندە چڕات چەند مەترێک پێش خۆت نبینی کامەش هۆکارە بۆ زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ هەڵبەتە لە دوێنێەوە بەپی ئەو گرتە ڤیددیۆیانی کە لە سوۆسیال میدیا و ناوەندە ڕاگەانەکان دەیبینین ینی لە چەند پارێزگایەکی عێراق ڕووداوی هاتوچووی ناخۆشی لێکەوتۆ ڕووداوی هاتوچۆی سەختی لێکەوتۆ چونکە وەک باسمان کرد مەودای بینین لە کاتی خۆڵباریندا بەتایبەتی ئەم شەپۆلانی کە لەم دوایەدا ڕووی لە عێراق کردووە ینی شەپۆلەکان زۆر چڕن و مەودای بینین زۆر کەم دەبێتەوە ئەمەش هەندێک جار بۆ شۆفێران بەتایبەتیەوەی کە تەمەنیان هەیە یاخود چاویان بە شێوەیەکی باش نبینێ کاریگەری خراپی هەیە و ڕووداوی هاتوچۆی نەخوازراوی لێ دەکەوێتەوە. بە دڵنیاییەوە ئەمە یەکێکە لە زیانەکانی کەەوە ئەو خۆڵبارین کە و زیانانی کە هەیەی بەدەر لە زیانە تەندروستەکانی کەوا بۆ کەسانی کە تووشی تەنگە نەفەسێ بێ خودخۆیان کێشەی هەناسەدانیان هەیە یا خۆتڕەبوویان هەیە زیاتر ئەمەت نەخۆشیەکانیان لێ چڕەکاتەوە و لەگەڵەوەشە حەساسی چاویش کە هەندێک کەس تووشێ بێ لە کاتی خۆڵبارینە هەروە حەساسیە پێستی هەندێک کەس کا لەم کاتێ ڕەنگە تووشی بێت گواستنەوەی هەندێک لاجڕ و جانەوەرەکانی شەمانش پێستێ ماگادار بین بۆیە پێویستە لە کاتێک کە خۆڵبارین بۆ شێوەیە چڕە دەرگا پەنجەرەکاندا بخەین هەروەها کۆمەڵێک ئامێر هەیە بۆ پاکردنەوەی کەشی یاخود هەوا و کەشی دەوروبەری و ئامێرانە بتوانین بیکڕین لە ماڵەکانە بەکاری بهێنین بۆی کەوا کەشی ماڵەمان یاخود ئەو هەوای ماڵەمان بۆ پاک کاتەوە لەو خۆڵ و ئەو چۆن بڵێن ئەو جروجانەوەر و هەموو ئەو نەخۆشیانی کە هەیە لەگەڵەوەش هەندێک لە ئامێرەکانی کە خۆمان هەمانە سپلتۆ بابەتانە پێمە بێتوانانی دەستکاری بکەیەگە بتوانن بۆەوەی کەوا و کەشی ماڵەوە پاپ بێتەوە بۆی کەوا کاریگەری سلبینە بێ لەسەر هەناسەدان بەسای بەتەرکە ماژەمان پێکرێت ئەو کەسانی کە کێشەی هەناسەدانیان هەیە بتوانێت پارێزگاری لە خۆیان بکەن و زۆر پێویستی شەکە دەرگا پەنجەرەکانماندا بخەین هەروەها لە کاتی خۆڵبارین بۆ شێوازەکە چڕە شۆفێری نەکەین بەتایبەت کەسانی کەوا پابند نین بە ڕێنمایەکانی هاتوچۆ چونکە مەودای بینین کەمە بێتەوە هەروەها گەر هاتوچۆ بە خێرایی ئۆتۆمبیلەکەت لێ خوڕی یاخود شۆفێریت کرد ئەبێتە خۆی ڕووداوەکانی هاتوچۆ و تو زیان بە خۆت و دەوروبەرەکەش دەگەین. هەڵبەتە لە ماوەی ڕابردووشدا و پێشم شەپۆلی خۆڵبارینەش فەرمانگەی تەندروستی کەرکووک ئامادەکاری و ئامادەباشیکی زۆر تەواویان کردووە بۆ ڕوودانی هەر حاڵەتێکی نەخوازرا و ینی پێش ئەم شەپۆلی خۆڵبارینە بەشێکی زۆر لە پزیشک و کارمەندانی تەندروستی کەرکووک خراونە حاڵەتی ئامادەباشیەوە و لە نەخۆشخانەکاندا ئامادەییان هەبوو لە سەرجەم و نەخۆشخانانی کە لە شاری کەرکووکن ئامادەکاریکی زۆر باش کرابوو چ لە دامینکردنی ئۆکسسیژینی پێویست و پێداویستێ پزیشکەکانی دیکەش بۆ هەوڵاتیانی کە کاریگەری خۆڵبارینەکە لە سەریان زیاتر دەبێت بە تایبەتی و هەوڵاتیانی کە نەخۆشی ڕابوویان هەیە و کێشەی هەناسەدان و هەناسەتەنگیان هەیە ینی ئامادەکاریکی زۆر باش کرابوو و وەک هاوکارمان زانانەبەزی شاماژەی پێکرد لە دوێنێەوە تاکو ئەمڕۆ نزیکەی 400 کەس لە کەرکووک با بڵین کاریگەریکی خراپیان یاخود بەهۆی کاریگەریەکانی خۆڵباری ناوەڕوانی نەخۆشخانەکان کراون کە بەشێکی زۆریان پێویستیان بۆ ئۆکسسیژین هەبووە یاخود بەشێکی زۆرانە و هاوڵاتیانە بوون کە کێشەی هەناسەتەنگی و ڕەبوو ئەو نەخۆشیانیان هەبووە
بەڵام خۆشبەختانە لە کەرکووک با بڵین ئامادەکاریەکان زۆر باش بوون و هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕووی نەدا تەنها کەیسێکە بوو کەوە پامنێرمان ئاماژەی پێکرد منداڵێکی بچووک بوو باس لەوە کراکەبەوەی کاریگەریەکانی خۆڵبارینە و گیانی لەدەستداوێت بەڵام دواتر تەندروستی کەرکووک ئاماژەی بەوە کرد کە ئەو منداڵە پێشەوەی بگەێنرێ بە نەخۆشخانە گیانی لەدەستداوە و بەردەوامیشانی ئامادەکاری دەکرێت بۆ ئەو شەپۆلانی خۆڵبارین کە ڕوو دەدا بەشێکی زۆر لە نەخۆشخانەکان ئامادەکاری دەکەن پێداوی سەرپزیشکیەکان دابین دەکەن هەڵبەتامە لایەنە تەندروستیەکەیەتی بەڵام لایەنە سەرەکیەکەی کە پێویستە ئێمە خەمی لێ بخۆنەوە پێویستە دەست بخۆینە سەر برینەکە ئەویش چارەسەرکردنی کێشەکەیە لە بنەڕەتەوە بەرزکردنەوەی ڕێژەی سەوزاییە بەداخەوە ئەم شاری ئێمە بەراورد بە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان ئێمە گەر با بڵین شتێکی عام وەرگرین لە هەرێمی کوردستان و عێراق ڕێژەی سەوزایی زۆر کەمە بەڵام لە نێو ئەوانەشداوە لە نێو ئەو شارانەشدا شاری کەرکووکە کە ئێمە بەردەوام جەختمان لێ کردوێتەوە بەردەوام قسە و باسمان لەسەر کردووە ینی ڕێژەی سەوزایی لەم شارە ناگاتە لە 102 کە بەپێی ستانداردە جیهانیەکان دەبێت لە 115 بۆ لە 120 بێ کامەش لە ماوەی ڕابردوودا کاریگەری زۆر خراپی لەسەر تەندروستی دانیشتوانی ئەم شارە جێهێشتووە بێ جیاوازی بێجیاوازی نەتەوەیی بێجیاوازی بیرروبۆچوونی سیاسی بێجیاوازی بیرروبۆچوونی ئاینی تەندروستی ژینگەی خراپ ژینگەی پیسی کەرکووک وەکو یەک کاریگەری خراپی لەسەر تاک بە تاکمان دروست کردەوە ئەگەر بارودۆخەکە بەم شێوەیە بڕوە کاریگەریەکانی زیاتر دەبێت بەرزبوونەوەی حاڵەتەکانی شێرپەنجە لە ماوەی ڕابردوودا بۆ خۆمان بە چاوی خۆمان بینیمان ینی چەند حاڵەتێک زیادی کردووە ینی ڕۆژانە حاڵەتەکانی نەخۆشی شێرپەنجە بەردەوام زیاد دەکات بوونی ژمارەیەکی زۆری کارگە لە نێو شارەکاندا ژینگەی پیسی ئەم شارە بوونی خۆڵ و خاشاک لەسەر شۆستە و شەقامەکانی ئەم شارە کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی نەبوونی ڕێژەی سەوزایی ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە ژینگەی ئەم شارە بەرە و خراپی بڕوە بۆ ژینگەی خراپیش هەڵبەتە وەکو باسمان کرد کەەوە کاریگەری تەندروستەکانێتی لەسەر تەندروستی مرۆڤ ئەنی لە ماوەی ڕابردوودا یەکێک لەو نەخۆشیانی کە یاخود نەخۆشیە کە هاوڵاتیانی شاری کەرکووک بەدەستیانەوە ناڵاندویانە بۆ خۆمان دەیبینین ینی بەشێکی زۆر یاخود بەشێک لە هاوڕێ و دۆست و خزم و کەسوکارەکانمان تووشی نەخۆشی شێرپەنجە بوون کەمە ینی پێویستە لایەنی پەیوەندیدار و پێویستە حکوومەت و ئەوانەی کە با بڵین بەرپرسیارن لەم دۆخات دەست بخەنە سەرم برینە چونکە پشتگوێخستنی ئەم برینە و پشتگوێخستنی ئەم کێشەیە لە ماوەی داهاتوودا کاریگەری لەسەر هەمووان جێدەڵێ بەدڵنیایەوە دیلان بەدر لە تغیر المەناخ لەگەڵ احتیباس حراری و گۆڕانکاری کە لە پلەی گەرما ڕۆدا لە هەساری زەوی هۆکارەکانی زۆرن زۆر باشە هۆکارەکانی زۆرن ئەگەر باسی شاری کەرکووک بکەین کە چۆن بڵێن بەهۆی زۆری ئۆتۆمبیلەکانەوە کە ڕێژێکی زۆر لە دواناوسیدی کاربۆن دەردەن لەگەڵ زۆری کارگەکانەوە بە هەمان شێوە ڕێژێکی زۆری دواناوسیدی کاربۆن دەردەن هەروەها نەبوونی سەوزایی و ئەو دواناوسیدی کاربۆنی کە مرۆڤەکان دەرێدەن ناتوانێت دواتر بکرێتەوە بۆ ئۆکسیژن بەهۆی کەمی ڕێژەی سەوزاییمانە هەمووی هۆکار بوونا ڕێژەی زۆری پلاستیک و ئەم بابەتانەش هەمووی هۆکارن کە ڕێژەی ئاژەڵەکان کەمە بێتەوە چونکە دواتر کەمە فرێدرێتە دەریاکانەوە یاخود لە ژینگەی ئامێنێتەوە مانە هەمووی زیانەگەێنن بە ئاژەڵەکان ئەمەشە بێتە هۆی کەمبوونەوەی هەندێک جۆری یاخود نەمانی هەندێک جۆری لە ئاژەڵەکان مانە هەمووی هۆکار بوونە لە هەروکو ئاماژەم پێکرد پێشتر کە وڵاتانی تر هەوڵێکی باشیان داوە هەوڵێکی جدیان داوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بەڵام بەداخەوە ئەو وڵاتی کە زۆر لەم کاریگەریانەیە سلبەکانی لەسەرەویش عێراقا لەگەڵەوەیە هیچ هەوڵێکی باش و جدی نەداوە بووی کەەوە چارەسەرێک بدۆزێتەوە کە لە وڵاتانی تر هەڵمەتێکی باشی دەرچاندن و ڕواندن وەروەها ڕێژەی سەوزاییان زیاد کردووە بەڵام لە عێراقا هیچ هەڵمەتێکی لەو جۆرە نەکراوە هەوڵ نەدراوە لە وڵاتانی تر هەوڵ دراوەکەەوە ڕێی تر بدۆزرێتەوە بۆەوەی کەەوە ئاوی شیرین بۆ هاوڵاتیانی دابین بکات هەندێک لە وڵاتەکانکەوە ئاوی دەریا هەوڵیانداوە کە فلتەر بەکاربێنن بۆەوەی کەەوە پاکی بکەنەوە وەروەها گونجاو بێ بۆی کەەوە مرۆڤەکان بیخۆنەوە چونکە بەو ڕادەیە گۆڕانکاری کە لە کەشوها و لە ژینگەی هەساری زەوی ڕوویداوە بەو ڕادەیە لە چۆن بڵێن مەترسیدایە کە پێویستە ئێمە لە داهاتووە بەم شێوازە ئاو دابین بکەین
بکەین چونکە هەندێک لە سەرچاوی ئاویەکانمان نەماوە هەندێک لە دەریاچەکان وشک بوونەتەوە نەک تەنها لە عێراق لە ئێران بە هەمان شێوە لە وڵات هەندێک وڵاتی عەرەبی تر کەوا پلەی گەرما لە وڵاتانە بەرزە بۆیە لە داهاتوویەکی نزیکە ڕەنگە گۆڕانکاریەکی یەکجار وا بێت کەەوە نەتوانین بە ئاسایی بچینە دەرەوە بچین کارەکانی خۆمانی ڕۆژانەمان ئەنجام بدەین زۆر باشە هاوکارمان سەردەشت ڕسمان لە شاری سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمانە سڵاو لێبێ و بەیانیت باش سەردەشت سەردەشت لێبێ کاریگەری خۆڵبارین لە سلێمانی چۆنە و با بڵین ئەو هاوڵاتیانی ژمارە و هاوڵاتیانی کە سەردانی نەخۆشخانەکانیان کردووە چەندە؟ سڵاوتان لێ بێ بەیانیتان باش سارا دیلان بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەمووان دیارە وەک ئاشکرایە کە عنی خۆڵبارین عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکەی گرتوتەوە شاری سلێمانیش بە دەرنەبوو لە ئەو خۆڵبارینە کە بەداخەوە لە دوێنێەوە ئەم شەپۆلی خۆڵبارینە ڕووی لە شاری سلێمانی کردووە زیاتر لە 120 نەخۆش سەردانی نەخۆشخانەکانی کردو بەپێی زانیارەکان تا ئێستا 50 لەو نەخۆشانە لە نێو نەخۆشخانەکانی شاری سلێمانی ماونەتەوە دیارە و کەسانە زیاتر ئەوانن کە هەڵگری نەخۆشی ڕەبوون یاخود تەمەنیان هەڵکشاوە بۆیە تەندروستی سلێمانی ڕێنمایی تەندروستی دەدات بە هاوڵاتیان کە خۆپارێزی بکەن بە بەستنی ماست لەگەڵ ئەوەشدا بە ڕێبەرایەتی هاتوچۆی سلێمانی ڕێنمایی بە شۆفێران دەدا بە تایبەت و شۆفێرانی کە لە هێڵەکانی دەرەوەی شارواتە نێوان شارەکانی سلێمانی و شارەکانی دیکە کار دەکەن کە هەم لە شەودا هەم لە ڕۆژیشدا بە ئاگاداریەوە یعنی ئاگاداری زیاتر شۆفێری بکەن ئەمە ئاماژە بۆ بکەم کار ئەمڕۆ لە شاری سلێمانی دیداری خوێندکاران لە زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی بەڕێوە دەچێت دیارە بۆ خوێندکارانەیە کە لە بوارەکانی خۆیاندا دەست ینی جێی دەستیان دیارە دەیانەوێ و دیدارە ئەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم کەرتی تایبەت بانگێش بکەن بۆ ئەوەی کە هەر یەکێک لەو خوێندکارانی کە دەتوانن توانەکانی ئەم خەنەگەر پیشانی کەرتی تایبەت و حکوومەتی بن لەگەڵ ئەوانیژە ئەمڕۆ ماوەی 2 ڕۆژە لە شاری سلێمانی بۆ نەخۆشخانەی هیوا کە من ئێستا لە بەردەم نەخۆشخانەی هیوام کەمپینێک ڕاکێنراوە بۆ داکەوتیکردن لە نەخۆشخانەی هیوا بەداخەوە کە ماوەی 2 ساڵە جۆرێک لە قەیران ڕووی لە نەخۆشخانەی هیوا کردووە بەهۆی کەمبوونی پێداویستیە تەندروستیەکان بە تایبەت دەرمان دیارە لە فەیسبوک و پەیجەکان زۆر پشتگیری بۆ نەخۆشخانەی هیوا دەربڕا بەڵام ماوەی 2 ڕۆژە لێرەوەکەوەی کە ئەیبینن هونەرمەندان و نووسەران و چالاکوانانی بوارەکانی بڵێن مەدەنی و ژنان لێرە ئەگەر بەهارخان بێتە ئێرەوە ئەوان داوا دەکەن کە گرفتەکانی نەخۆشخانەی هیوا چارەسەر بکرێت سڵاوت لێبێ بەهارخان ئێوە دەتانەوێت لە ڕێگای ئەم کەمپینەوە چی بکەن ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی کە ئەنجامی دەدەن چییە و داواکاریتان چییە؟ دەستەی داکۆچیکاران لە نەخۆشخانەی هیوا زیاتر لە مانگێکە دروست بووە بەوەی کە زانیمان نەخۆشخانەی هیوا کۆمەڵە کێشە و گرفت و ئاستەنگی لە بەردەمیایەتی کە ئەگەری زۆرە نەخۆشەکان ژیانیان یەکسان بێ بە مرگ لەبەر نەبوونی دەرمان لەبەر نەبوونی جیهازی باشی تشک و زۆری فشار لە شارەکانی تری عێراقەوە فشاری لەسەر نەخۆشخانەی هیوا دروست کردووە نەخۆشخانەی هیوا پێویستە و نەخۆشخانەیەکی عێراق چاوی لێ بکرێت لەبەرەوەی ئامارمان لایە کە چەند لە شارەکانی ترەوە سەردانی نەخۆشخانەکە ئەکەن و تۆمارن لێرە ڤیدۆمان دروست کردووە بە چاوپێکەوتن لەگەڵ نەخۆشەکانەکە لە شارەکانی ترەوە هاتون ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئێمە زەختەکەمان ئەمانەی فشارەکەمان لەسەر حکوومەتی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەرێمی کوردستان بە هەموو ئەوانەی کە دەسەڵاتدارن و بودجەدا بەشەکەن بتوانین فشارێک بهێنین هەتاکۆی کە نەخۆشخانەکانی تایبەتن بە شێرپەنجە و ژیانی خەڵک ئەکەوێتە مەترسی و بتوانن پارەیەکی بۆ سەرفکەن کە بەپێی پێویستی ئەمە لەناو یاداشتەکە ئەو خاڵانەمان نووسیوە ئەو یاداشتە پێشکەش بە حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستانیش دەکەن پێشکەش بە حکوومەتی عێراقی پێشکەش بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان و ڕێکخراوی تەندروستی جیهانی کە ئێمە هەر ئێستا پەیوەندیمان هەیە لەگەڵ یانە و لە دوای ئەم چالاکیانەی کە هەمانە لەگەڵ ئەوانە دانیشتنمان هەیە بۆ ئەوەی کە ئەوانیش بتوانن فشار لەسەر حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دروست بکەن
لە ڕێگەی ئەو یاداشتێک کە ئێمە ئامادەمان کردو و کراوەتە زمانە ئینگلیزی. زۆر سپاس. بەڵێ ئەوەکەوەی کە بەهارخان باسی لێوە کرد بەڵاسێکی گەورە لەسەر ئەو نەخۆشخانە هەیە کە ئێستا لە نەخۆشخانەی هیوان دیلان سارامەوە ئاماژە بۆ بکەم کار بەهۆی ئەو شەپۆلە خۆڵبارینەوە فڕۆکەخانەی نێودوڵەتی سلێمانی گەشتەکانی بۆ چەند سەعاتێک ڕاگرتووە بە تایبەت ئەوەی کە لە دوێنێەوە بڵێن یعنی بە چڕی خۆڵبارین ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی کردەوە دەگەڕێمە لای واگە پرسیارێکتانێ. زۆر باشە سەردەشت بەپی پێشبینیەکانی کەشناسی کاریگەری شەپۆلی خۆڵبارین لە سلێمانی تاکەی بەردەوام دەبێت. ئەوەی کە هەیە ئەمڕۆ تا درنگانی شەو بەردەوام دەبێت بەڵام بە پێ و زانیارانی کە دەست ئێمە گەیشتووە لە نیوە شەو واتە لە بەرەبەیانی سبەینەوە ئاسمانی سلێمانی ساماڵ دەبێت و کاریگەری خۆڵبارینەکەی تێدا نامێنێ. زۆر باشە. زۆر باشە سەردەشت کەمبوونەوەی مەودای بینین بۆ هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ. سارە ئەوەی کە هەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا ینی بەڕێبەرەتیات چووی سلێمانی داوای کرد کە شۆفێران بە تایبەت و شۆفێرانی کە لە هێڵی دەرەوەی شاری سلێمانی کار دەکەن ینی باگایەوە شۆفێری بکەن بەڵام تا ئێستا ئەوەی کە هەیە تەنها دوو ڕوودا و ینی بەپێی زانێرەکان دوو ڕوودا و دەست ئێمە کەوتووە کە بەداخەوە یەکێک لە ڕووداوەکان ینی جان لە دەستدانی لێکەوتەوە کە لە نێوان دووکان سلێمانی بوو ئەم شەو درنگانێکی شەو سعات 2:30 شەو پێکدادانێک ڕوویدا لە نێوان دوو ئۆتۆمبیلە کە یەکێک لەو ڕووداوانی تریش بەرەبەیانی ئەم ڕۆبووکە لە نێو شاری سلێمانیدا بەڵام خۆشبەختانەی هیچ زیانێکی گیانی نەبوو دیارە ئەمەش بەهۆی تیژڕەوی شۆفێرەکانەوەیە کە باس لەوەش دەکەن کە ئەوان بە حکوێ و خۆڵبارینە و دنیا تەمبوونیان توانیوە پێش خۆیان بین و کۆنتڕۆڵی خۆیان لە دەستدا ئەوەی کە تا ئێستا هەیە زانیارەکان تا ئێستا ئەم دوو ڕووداوە هەیە لە ماوەی ئەم 24 ساعتێدا. زۆر باشە سەردەشت سپاس بۆ هەموو زانیاریەکان. سپاس بۆ پامێرمان سەردەش عوسمان دەڕووینە گەرمیان بە لای دڵنیا مەحموود با بزانین لە گەرمیان چ باسە و پێمان خۆشە سەرەتاش باسی کاریگەریەکانی خۆڵباری بکەین لە گەرمیان دڵنیا سڵاوت لێبێ و بەیانیت باش. بەیانیت باش. سارا دیلان بەیانیتان باش ڕۆژێکی خۆش بۆ هەمولایەک لێرە تاوەکو ێستا شەپۆلی خۆڵبارینەکە بەردەوامی هەیە و هۆدای بینین زۆر زۆر کەمە هەرچەند لە ڕێگاوبانەکانیشە هەست بە چۆڵەیەک تۆزی خەڵک کەم دەرەچێتە دەرەوە لەبەرەوەی کە شەپۆلەکەوەیە لە دوێنێەوە لە هەردوو نەخۆشخانەی شەید هەژار لە کەلار و نەخۆشخانەی شەید خالد گەرمیانی لە کپری زیاد لە 80 کەس داخلی نەخۆشخانەکان کراون بەهۆی شەپۆلی خۆڵبارینەکەوە لە ئێستادا تیمەکانی تەندروستی چەندین ڕێنمایی بڵاوکەنەوە بۆ خۆپاراستن لە مەترسیەکانی ئەم شەپۆلی خۆڵبارینە چەند هەواڵێک مێ دەمەوێت بە پەلەبیان خوێنەوە بچووکە میوانێکمان لەگەڵ ئەمڕۆ ئێمە لەلایەکی ترەوە هەر دوێنێ زیاد لە 22 نەشتەرگەری جیاجیا لە نەخۆشخانەی شەید هەژار کراوە لە کەلار کە ئەم نەشتەرگەریانە بێ بەرامبەر کراوە بۆ هاوڵاتیان نەشتەرگەریەکان جۆرا و جۆرن پاشان تیمەکانی قایمقامەتی لژنەکانی پشکنینی قایمقامەتی قەزای کەلار لە چەندین شوێن دەستیان کردووە بەسەر هەندێک لە ئەو ماڵانی کە ماست دروستەکەن لە ماڵەوە هەمویان ماوەی بەسەر چۆ موادەکانی زۆر خراپ بۆی ئەوانە دەستگیر کراون پاشان پۆلیسی کەلار بە تۆمەتی دزین 3 تۆمەتباری دەستگیر کردووە کە ئەمانە کاریان دزینی پاتوی سیارە بووە پیلی سیارەکە لە گەڕەکانە سیارەکان داڕێ ئەمان پیلیان دزیوە دوو پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتی کاروانیاروەی سو هەروەها ئەو سوزان منسوور کە لە خانەقینە ئەمانە یاداشتێکیان ناڕاستی پەرلەمان کردووە پەرلەمانی عێراق بۆی کە گوێ لە داواکاری و پێداویستەکانی نەخۆشخانەی هیوا بگیرێ وەکەوەی کە ئەزانین کە نەخۆشخانەیەکە بۆتە پەناکەیەک بۆ ئەوانەی کە نەخۆشی شیرپەنجەیان هەیە نەخۆشی شێرپەنجانەیە کە داواکاریکی زۆریان هەیە من دەمەوێت بچمە لای میوانێک کە ڕاگەیاندنی کۆلێژی کشتتوکاڵی کفریم لەگەڵا دیارە سامڕۆ ئێمە لە کەلارین ئێرە زانکۆی گەرمیانە سەرۆکاتی زانکۆی گەرمیان سامانکەریمم لەگەڵا ڕاگەیاندنی کۆلێژی کشتتوکاڵی کفری هەندێک پێداویستیانی هەندێک داواکارنیە پێمان خۆشە بیان خێنە ڕوو مامۆستا ئەگەر بفەرمن بۆ ئێرە بەیانیتان باش و سڵاوتان سڵاو بۆ ئێوەم کاتتان باش مامۆستا باسی کۆلێژی کشتتوکاڵی کفری بکەیت کە سەر بە زانکۆی گەرمیانە تاوەکو ئێستا ئەو کۆلێژە تا چەند توانێتی خزمەت بە ناوچەکە بکە بە تایبەت لە پێگەیاندنی کادری وەسەطی بواری کشتتوکاڵ بەڵێ بێگومان ئەم کۆلێجە لە
ساڵی 2013 وەک بەشێک لە پێداویستیە زانستیەکانی زانکۆی گەرمیان و لە پێناو گەشەکردنی ئەم زانکۆیە لە خەزای کوفتی کرایەوە بە بڕیارێک بێگومان لە دوای کردنەوەیەوە بۆ نزیکەی 9 ساڵە ئەم کۆلێجە دەورێکی باشی هەبووە لە گەشەپێدانی کردی ئەکادیمی هەم لە سنووری کفری بە تایبەتی و لە گەرمیان بەگشتی ئەگەرچی بەهۆی ئەو گرفتانە کە هاتووەتە ڕێی بۆ نمونە لەگەڵ دامەزراندنی کۆلێجەکەیە لە ساڵی 2013 هەر ساڵێک دوایەوە ئێمە خۆمان نەزانین کە قەیرانی دارایی بەسەرهات کە قەیرانی دارایی بەسەرهات گرفتی گەورەی بۆ دروست کرد ڕاستەکەی تا ئێستاش نەکەوتۆتە سەر پێکۆی ئەمانە مەبەستمەوەی بڵم لەگەڵ ئەوانەشە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ قەیرانی داراییە لەدایک بوو ئەم کۆلێجە بەڵام دا نەبراوە لە کاروانی زانستی لە پێناو پێشکەوتنی ئەکادیمیا زانست لە با بڵین لە سێکتەری خوێندنی باڵا لە زانکۆی گەرمیان و هەروەها لە ناوچەی گەرمیان بە شێوەیەکی گشتی و کوردی بە تایبەتی دەوری خۆی هەبووە بەڵام لە ئاسی تموحەکانیان نەبووە ئەو ئامانجانەی کە لە پێناوێ دامەزراوە زۆری ماوە هێشتا کاری لەسەرەکەین وردەوردە وەکەوەی چەند ساڵێکەوە کۆلێژە دامەزراوە بەڵام تاوەکو ئێستا بینای نیە لەناو بینای کتێبخانەی گشتی کوردی چی کراوە چەند داواکاری کراوە بێگومان ئەمە یەکێکە لەو کێشانەوە گوتم لەبەرەوەی کە قەیرانی دارایی بەسەرهات نەتوانراوە هەندێک لە گرفتەکانی چارەسەر بکرێت بەداخەوە بینای نیە تا ئێستا بینای تایبەت بەخۆی نییە ئەمە ئاساییە بۆ ساڵێک 2 ساڵ بۆ دامەزراوەیەکی ئەکادیمی گرنگی وەکو زانکۆ و کۆلێج بەڵام بۆ 9 ساڵ ئاسایی نییە حکومەتی هەرێم نەیتوانیوە دروستی کات چەند جارێک دیزاین نێراوە داواکاری نێراوە یعنی ئەوە کراوە کە بۆی دروست بکرێ گەیشتۆتە ئاسی باڵا بەڵام حکومەت ئاسا بەدەنگ نەهاتووە لەماوەی ڕابردووە جەنابی کاک باپڵ تاڵەبانی بڕیاریدا کە بینای کۆلێجێک بە هەموو پێویستیەکانەوە بۆ خانەقین دروست بکرێت ئەمەیەکێکە لە دەستکەوتەکان بۆ زانکۆی گەرمیان کە خانەقینی سەر بە زانکۆی گەرمیانە ئەمە بووە ئەوەی کە بۆتە هەوێنی ئەوەی کە لێرەش ئەو داواکاریە ئێستا بەرز بکرێتەوە ڕوو لە باپڵ تاڵەبانی بکرێت بۆ ئەوەی کە ئاوڕێک لە کفریش بداتەوە ئەوەی بۆ دروست بکات چونکە بەڕاستی حکوومەت دەسوپی بەسراوەتەوە بەخۆی قەیرانەوە نەیتوانیوە دروستی بکە بە هیوان لەم ڕێگایەوە خزمەتێک بە کفتی بکرێ بینایەکی تایبەت بەخۆی هەبێ هیچ نەبێت دەوری ئەبێ لە ئەو بینایە بێگومان مختبەراتی تیابێت کە یەکێکە لە کۆڵەکە سەرەکیەکانی پێشکەوتنی یان گەشەکردنی زانست لەناو کۆلێجی زانستاندا زێرە کشت و کاڵێکانە ئەمە زۆر گرنگە بۆی هەسا مختبەر واتە تاقیقەکانی بەرگەی پێویست نییە چونکە بینای تایبەت بەخۆی نییە ئەمە گرفتە گەورەکەی گەشەکردنی ئەو کۆلێژەیە مامۆستا تاوەکو ئێستا ڕێژەی خوێندکارانی چۆنە تا چەند خوێندکاران پێشوازیەکەن لەوەی کە بێن لەو کۆلێژە بە شێوەیەکی گشتی ئیقبالی خوێندکار دەرچووی پۆلی دوانزەی ئامادەی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لەسەر کۆلێجەکانی کشتوپاڵ و زانست ئەندازیارە کشتوپاڵەکان زۆر نییە ئەمە تەنیا بۆ زانکۆی گەرمیان نا بۆ کفری نا بۆ زانکۆی سەلاحەدین لە هەولێر بۆ سلێمانی بۆ ڕاپەڕین بۆ ئەمانش ڕاستە ئەبینین ساڵ بە ساڵ ئیقبال لەسەر ئەو دامەزراندنانە ئەو با بڵین وەرگرتانە نییە خوێندکار زۆر بۆی ناچێ ئەمە پەیوەندی بە پاشە ڕۆژی دوای 4 ساڵەکەیەوە هەیە کە بە تایبەت ئێستا خەڵک واتیەگە تەنیا کار لە مامۆستایی و دامەزراندنە بەو جۆرانە و بەو جۆرە تەفەهومە هەیە ئەبێ هۆشارێک دروست بکرێت کە کۆلێجە زانست ئەندازیارە کشتوکاڵەکان زۆر گرنگن بۆ دەستی کار لەناو کۆمەلگایە ئەمە هێشتا دروست نەبووە لەبەرەوەیە کە کەمتر خوێندکاری بۆ دێت بۆ خۆتان نەزانن پرۆسی وەرگرتن لە هەرێمی کوردستانە بە پێی زانکۆلاینە خواستی خوێندکار خۆی کوێ داوا ئەکە و ئەنجا نمرەکەشی حسابەکرێت ئەمە هەوڵ ئەدرێت چارەسەر بکرێت لە ڕێگای وەزارەتەکانی کشتوکاڵ و خوێندنی باڵا ئەوانەوە بەڵام هیوادارین بکات ئەنجام زۆر سپاس بۆ سامانکەریم ڕاگەیاندنی کۆلێژی کشتوکاڵی کفری دیلان ئەگەر پرسیارێکتان هەبێت سپاس بۆ پامێرمان دڵنیا محمود کە بە شێوکی ڕاستەوخۆ لە گەرمیانەوە لەگەڵمان سپاس بۆ هەواڵ و زانیاریەکەن زۆر سپاس دەڕوینە کۆیە زۆر باشە جارێ پامێرمان کاروان نازم ئامادە نیە دواتر ئەگەر هەر کاتێک کاروان نازم ئامادە بوو دەڕوینە کۆی هەواڵ و زانیاریەکانی لەوەردەگرین دڵنیا محمود باسی هەڵبەتە باسی کاریگەریەکانی شەپۆلی خۆڵباری نیشیگر دیارە لە گەرمیانی شەو شێوەی شار و شارۆچەکانی دیکە هەرێمی کوردستان کاریگەری خۆڵبارین لەسەر ئەو ناوچەیەش هەبووە ژمارەیەکی زۆری هاوڵاتی
داخلی نەخۆشخانەکان کراون و با بڵێن دیسان و لە گەرمان بپێ و گرتە ڤیددیویانەی کە وڵاو دەکرایەوە کە لە سوشال میدیا و ناوەندە ڕاگەنەکان بڵاو دەکراوە شەپۆلی ئەم جاران زۆر چڕ و پڕ بوو و با بڵێن مەودای بینین زۆر کەم بوو بەشێکی زۆری هاوڵاتیان ئەنی تووشی تەنگە نەفەسی بووبوون بە حکمەوەی کە گەرمیانیش با بڵێن پانتایەکی زۆری بەدەشتایی هەیە و ڕێژەی سەوزایی لەو شوێنش لەو ناوچەیەش وەکو پێویستنی ئەوەش بۆ خۆی کاریگەری خراپتری دەبێت وەک لە تەوریەکەین پرۆگرامەکەماندا باسمان کرد ئەو شوێنانی کە با بڵێن ڕێژەی سەوزایی کەمە و با بڵێن مەودایەکی فراوانی هەیە کاریگەریەکان لەو شوێنانە زۆرتر دەبێت و تەنها چارەسەریش و ڕێگە چاری سەرێکیش بۆ ئەم دۆخە تەنها سەوزکردنی شارە و تەنها پشتێنەی سەوزی شارە کە بە دەوری شارە دروست دەکرێت تەنها بۆ شێوە دەتوانێت کە کاریگەریەکانی خۆڵبارین کەم بکرێتەوە واگەرم ڕێگە و شوێنانە نەگیرێتە بەر وەک باسمان کرد ینی بە پێی توێژینەوەکان بە پێوانی پسوەڕانی بواری کەش و هەوا ینی لە ماوەی داهاتوودا ئەگەر با بڵین هیچ ڕێکارێک نەگیرێتە بەر هیچ ڕێگەیەک نەگیرێتە بەر لە ماوەی داهاتوودا کاریگەرێکی زۆر خراپتر دەبێت لەوەی ئێستا ڕەنگە بۆ نمونە بەشێکی ئەو ڕێگە چارانی کە پسپۆڕانی باری ژینگە باسی دەکەن ئەو ڕێگە چاران نەگیرێتە بەر لە ماوەی داهاتوودا کاریگەرێکی زیاتر دەبێت کاریگەرێکی خراپتر دەبێت شەپۆلەکان چڕتر دەبن چونکە ینی وەک باسمان کرد تا دێت لەکانی گەرما بەهۆی و کاریگەریانی کە لە ژینگە هەیە بەرزتر دەبێتەوە و دیاردەی وشکە ساڵی چەند باڵێن ساڵانە لە بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان ڕوودەدا و ڕێژەی بارانبارین کەمتر دەبێتەوە بۆیە ئەمانە هەمووی کاریگەری دەبێت و لە بەرامبەریشدا گەر ئەو ڕێکارانە نەگیرێتە بەر هەڵبەتە لە ماوەی داهاتوودا کاریگەرێکی زۆر خراپتر دەبێت. زۆر باشە ماچینە کۆیە هاوکارمان کاروان نازم ڕاستەوخۆ لەگەڵمانە کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش. کاروان بەیانی باش. بەڵێ فڵتان لێبێ و هەڵبەت پرسی ئازادی ڕین و ئەوەی کە لە بواری میدیا و بڵێن سەرجەم ئەو بوارە ڕاگەاندنانی کەەوە ئێستا پرسە و لە هەرێمی کوردستان یعنی خاڵی سەرەکی ینی قسە و باسی ڕۆژانی شەقامە ئێستا ئەمڕۆ لە کۆیە نووسنگەی مافی مرۆڤی کۆیە ڕێکخراوی کوردستان بۆ ئازادی بۆ مافی مرۆڤ لە کۆیە لە هۆڵی نەجیبەخان دیبێتێک دیدارێکیان دەبێت سەبارەت بۆ پرسا بە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان و پاشکەمێکی تر وا بڕیارە ئێستا ئامادەکاریەکان دەکرێت بۆ ئەو دیبەیت و دیدارە و ئێستا من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم پرسە زۆر بەڕێز کاک سەنگەر عوسمان بەڕێبەری نووسنگ مافی مرۆڤ لە کۆی دەدوێنم کاک سەنگەر ئەم کاتتان باش زۆر سپاس بۆم دەرفەتێکە بێمەتان بەخشی گەلێک سپاس کاک سەنگەر بەرنامەی کارتان یاخود ئێوە لەگەڵ چیە ئەم دیدارەتان ڕێخستووە و ئامانجتان چیە لە ڕێخستن ئەمڕۆ ڕێکخراوی کوردستان بۆ چاودێری مافەکانی مرۆڤ بە هاوکاری و هەمانجی دەستی سەر بەخۆی مافی مرۆڤ وەرکشۆپێک ئەنجام دەدا لەسەر ئازادی ڕادەربڕین و چەمکەکانی ئازادی ڕادەربڕین و میکانیزمی جێبەجێکردنی یاسای بەدەستهێنانی زانیاری لە هەرێمی کوردستاندا نووسنگەکەی ئێوە کە بڵێن لە کۆیان تا چەند بەپینسان زانی پرسێکی لەو شێوەیە بروژێنە لەگەڵ ڕێکخراوی کوردستانە بۆ ئازادی ڕادەربڕین وە بانگێشی چێتان کردەوە بۆ پرسە بەشداربوانی ئەم وەرکشۆپە خۆی فەرمانبەرانی نووسنگەی کۆی مافی مرۆڤ و بەشێک لە ڕاگەیاندکاران و ڕۆژنامە نووسان لە سنووری قەزای کرد باشە دەتانەوێت زیاتر چ پرسێک یان چێ لێرە یعنی پرسی ئازادی ڕادەربڕین گەڵاڵە دەکات یان باسی دەکات بەڵێ وەڵا ئەوە ڕێکخراوی کوردستان بۆ مافەکانی مرۆڤ ئەو وەرکشۆپەکە بڵێن ئەنجام دەدا بە هاوکاری وەمانجی دەستی سەر بەخۆی مافی مرۆڤ زیاتر لەسەر ئازادی ڕادەربڕین و مافی بەدەستهێنانی زانیاریەکە و یاسایە لە ژمارە 11 ساڵی 2013 دەرچۆ لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستاکە نەکەوتۆتە بواری جێبەجێکردن بە حکمی بە بیانی و یاراسەز یعنی هەتا ئێستاکە ڕێنمایی بۆ دەرنەچووە ئەو ڕێنمایانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرەچێت هەتا ئێستاکە ڕێنماییەکان دەرنەچووە بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە سپاس دەکەم کاک سەنگەر بۆم دیدار و دەرفەتێکە بێمەتان بەخشی زۆر سپاس بۆ ئێوە بەڵێ دیلان هەروەکەوەی کە کاک سەنگەر ئاماژەی پێ کرد کە پاشکەمیشتر وا بڕیارە
ینی بۆ بەڕێوەچوونی دیبەیتەکە یاخود دیدارەکە باس لەو چەمکی ئازادی ڕادەبرن یاخود ئەو پێشکاریانێکەوە بەرامبەر ڕاگەاندکاران لە هەرێمی کوردستان دەکرد وەکی کە کاکسەنگەریش ئاماژە کرد بەپی ئەو یاسا. زۆر باشە. سوپاس بۆ پامنێرمان کاروان نازم کە بەشێکی ڕاستەوخۆ لە کوێوە لەگەڵمان بوو. زۆر سوپاس. زۆر باشە. هاوکارمان دڵنیا مەحموود لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە فیچەرێکی بۆ ئامادە کردوین سەبارەت بە خانەوادەیەکە کە هەمویان هونەرمەندن و هەمویان خاوەن بەهرەن. فەرمون با پێکەوە بینەر. فەرمون. سیروان خەڵکی شاری سنەم کە هاتوومەتەوە بۆ لادێ و ژیانی لادێم زۆر پێ خۆش بوو. بەڵێ ڕاستە کە ژیانی لادێ تۆزێ سەختە بەڵام من زۆر پێم خۆشە لە کناریە و سەختیانە شتێکی هەیە کە تۆ مێشک و ڕاحەتە مێشک و ئارامە. من زۆرەوەمە پێ خۆش بوو و هاتمۆ لێرە ئەو خانووە گەشتیاریمە لێدا وەکو موزەخانەیەک وەکو ماڵێکی گەشتیاریە و هەموو ئەو وەسایلانە کە لەو خانووە داماناوە هەمووی وەسایلانی قەدیمیە و پێم خۆش بوو کە ئەو هونەر و کەلتور و کەلەپوری کۆنی کوردەواریە و دوارە زیندوو بکەمەوە و ئەو گەشتیارانەی کە لە هەندەرانە و لە شارە فارسنشینەکانە و ئەوانەی کە کوردنین و ئەوانەیش کە کوردن و تۆزێ دوورە کەوتون لەو کولتور و کەلەپور و شتە ئەوانە بێن بۆێرەوە پێم خۆش بوو کەەوە بناسێنم پیان. یەکێ لەو ژوورە تایبەتەکانمانە بوو میوانەکان کە تێن زۆر پیان خۆشە. ژوورێکە کە دروستمان کردووە هەم بە بەهارا بێ هەم بە زستانە هەم بە چوار فەسڵە ژوورێکی تایبەتە یعنی ئەو میوانانە تێن بۆێرە زۆر پیان خۆشە. من لەم ژوورە کتێبخانەمان داناوە کە کتێوەکانمان لێرە داناوە و ئەو میوانانەی کە تێن بۆێرە پیان خۆش بێ کە ئەو کتێوانە کوردیمان داناوە کتێوی ئەنواقسام کتێومان داناوە کە پیان خۆش بێ هەرچی پیان خۆش بێ بتان بیخوێنن. و ئێمە جگەی لەوەی کە میوانمان بێت شەوانەی کە میوانمانەوێ یا ڕۆژانێک کە میوانمانەوێ ئێمە خەڵکی لادیەکە تێن بۆ لامان دانیشین شەوچرامانە بێ بێکەوە گۆرانیە خوێنین موسیقا لێ دەین. شەوانش واقعان شەوانێکی زۆر خۆشمانە ئێمە لە لادێ قەت بێتاقەت نابین قەت وەڕز نابین ژیانێکی زۆر خۆشمان هەیە و شکر بۆخوا زۆر پێ مرتاحین و زۆر پێ رازیم. قدیم هەمووی ئەو دەرگانە بوو ئێمە نزیک بە 15-20 ئاوای گەڕان تا ئەو دەرگامانە پیاکرد لە ئاوایکی بەناو گەزگەزارە لەبان لەیلاخی سنەوە هەیە ئەومانە پیاکر و هاتین تەرمیممان کرد و باسازیمان کرد و لەو خانی خۆمانە داماننا ئەوە کولتوری کوردە کە ئەوە تەقەی پیاوانە و ئەوەیژە تەقەی ژنانە. ئەمەیژە مەشکەیە لە پێس دروست بووە پێسی حیوانە کە لە قەدیمە ماسیان تێ کردووە و ژەندویانەوە بۆ گردنی کەرە و بۆ دروستکردنی دۆ. ئەمەیژە یەکێتر لە ئەشیاکانە کە گۆزەس
ڕۆنیان تیا گردووەتەوەەوە ڕۆنی خۆماڵی ئەمە ئەشیایکی زۆر قەدیمی و بەناوبانگە ئەمە نمەکدانی پێژن لای ئێمە جێ خوێ بووە خوێ ئێمە بە نمەکەژین خوێ ئەوە جێ خوێ بووە خوێیان تیادانیا و نگاداریان کردووە کۆترەکان تێنەخوارەوە سیوان هندل نماوە بمخەنا گێزێ هندل نماوە بمخەنا گێزێ نەچاوتێرە خۆیانە دڵە بێزێ نەچاوتێرە خۆیانە دڵە بێزێ فەلەک ڕاست مرۆ فەلەک ڕاست بێڕۆ فەلەک ڕاست مرۆ فەلەک ڕاست بێڕۆ مانگی من جوانایە یاخۆ مانگی تۆ مانگی من جوانایە یاخۆ مانگی تۆ کاری گەشتیاریەکەین لە ئەم ئاوایی تایەنە تانیمانە کە هەڵپەرکی فێری ئەو هونەرخوازانەکەین کە پێیان خۆشە بێن بۆ کلاسی هەڵپەرکی و هەروەها چەند کەسێکی ژەن کە پێیان خۆشە بۆ ئەو ئامێرە ئامێرینایە تێنە لامان و فێری ئامێرینایا بن و هەروەها لە سنەیژا کە گروپی هەڵپەرکیمان هەیە و کلاسی هەڵپەرکیشمان بەردەوامە هەر ئێمە بە شانازیەوە توانیمانە وەک دوودانە جوان وەک دوودانە هاوسەر و هاوژین کە ژیانی هاوبەشیمان دەست پێ کرد توانیمان بە یارمەتی یەک لە هەموو بەشەکانی ژیانمانە یارمەتی یەک بدەین تایبەتەن پێکێنانی ئەو خانووەوە پێکێنانی خولە فێرکاریەکانمان پێکێنانی ئەشیا جیاوازەکانی نێو ماڵمان کە گوند بە گوند وەلادێ بەلادێ و شار بە شار گەڕاوین تا ئەو شتە کولتوری و نەتەوەیمانە دۆزیەوە و بە شانازی ئەزانین وەکو ژن و پیاوەیەک شان بە شانی یەک خۆڵ بە خۆڵی یەک توانیمان بەو ئاستە بگەین کە بتوانین خەڵک کۆبکەینەوە و بیناسین و پەرەی پێ بدەین کولتوری کوردی و بە شانازیەوە درێژێ پێ بدەین وەکە ئەیبینین برێک لە ئەشیا و ئەساسیە جیاوازەکانی ناوچەی کوردەواری و بەگشتی ناوچەی ڕۆژهەڵات پێکمان هێناوە دەمانێت ئەوانە بپارێزین ئەم مەلافەیە کە بەڕووی جێوانیا بەڕووی ئەشیایی خەوتن و بڵێن پەت و ئەوانە ئاخرگێ پێڵێن مەوج لە قەدیما کاری دەست و وەژنان و پیاوان بە دەستگای جۆڵایی ئەوەیان دروست ئەکرد بەڵێ خۆشەویستان لە بڕگی بابەتی ڕۆژ سەبارەت بە کاریگەریەکانی کەش و هەوا و کاریگەری خراپەکانی لەسەر تەندروستی و ژینگە گەرمبوونی گۆی زەوی و پیسبوونی ژینگە ئەمانە تەوری سەرکی پرۆگرامەکەمان دەبێت و قسە و باسی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان دکتۆر ئەحمەد عەبدولغەفور پسپۆڕی بواری کەش و هەوا و ژینگە. کاک دکتۆر بەخێر بیت و سڵاوت لێ بێت. سپاسانەکەم بەنیتان باش زۆر سپاسانەکەم پێشەکی زۆر سپاسی کەناڵی ستۆدیۆی کەرکووکەکەم کە دەرفەتیدا پێمان بتوانین هەندێک زانستی بتەواوە بدەین لەسەر ئەم بوارە زۆر سپاس. سپاس بە ئامادەبوونیت. کاک دکتۆر پێمان خۆشە سەرەتا بە شێوەیەکی گشتی باسی گۆڕانکاری کەش و هەوا چییە و تا ئێستا کاریگەریەکانی بە شێوەیەکی سەرەکی لەسەر ژینگە دەرکەوتون یاخودنا؟ بەڵێ ئێمە بەڕاستی لەیرە زۆر حتا ئەوانەی لەبواری ئەم کارە ئیشەکەن ئەوانەی کەوا بڵێن پسپۆرن لەم بوارەیە ئێمە حتا ئیسا تێنەگەیشتوونە لە مستەلاحێکی زۆر زۆر گرنگ کە ئایا بەڕاستی گۆڕانکاری هەیە لە کەشوهەوایە ئەمە پرسیارێکە بۆ خۆی طبعا ئێمە ئەڵێن گۆڕانکاری ئەگە بڵێن گۆڕانکاری بووە لە کەشوهەوایە ئەبێ بە شێوەیەکی زانستی بڕۆینە ئەو بارەوە چۆن ئێمە بڵێن گۆڕانکاری هەیە لە کەشوهەوایە ئەم گۆڕانکاریە ئەبێ ڕەنجێکی بڵێن داتایەکی ساڵانەی زۆر بێت 50 ساڵ
بڵین بەسەرەوە ئێمامانەوە بڵین پلەی گەرما بڵین کە معدل مەنیمە مەکسیمەم لە شاری کەرکووکە بڵین لە بڵین لە مانگی 2-3 بڵین 20 دین ئەو کێکێر بێ وەرەگرین ئەمە ستەندەرێکی عالەمی وەرەگرین حتا بڵین ئایا گۆڕانکاری بووە فعلی دانا لێرە بەڕاستی بەداخەوە ئێمە چەند کۆنفرانسێکیش بووە هەڵێن گۆڕانکاری تەبەدل مەناخی جارێک ڕووی نەداوە ئێمە ئەمە جارێک لەرەلەریەکە لە بڵین چۆن بڵین جارێک تەدەبدوبیەکە ئەمە لە بواری کەشخۆیە ئەمە پێشەکیەکانێتی ئەگەر بێت گۆڕانکاری بە شوێکی کشتی چی ئەبێت لێرە چۆن بزانین ئایا گۆڕانکاری بۆ دانا بە شوێکی زانستی ئەبێ داتایەکی 50 ساڵی وەرگین بڵێ پلەی گەرما کە بەرزەوە بوو ئەو کێڤەلێک سیستم بڕوە حتا بەرزەوە بێ نابێ دابەزێ کە بووە لەرەلەری کرد لەسەر دابەزین و بەرزەوە بین ئەوە بەڕاستی ئەوڵین گۆڕانکاری نییە چکم ساڵێ دابەزێ ساڵەوە ناتوانین وەریگرین بە شوێکی بڵێنەوە گۆڕانکاری بووە بەڵام لە کاتێکە کە معدلەکە ئەو کێرڤە بەڕاستی بە شوێکی ڕاستوخۆ هەبەر بەروبەرزی ڕۆیش بڵین لە 25 بەسەرەوە قەتدا نەبەزی ئەم 50 ساڵە لە خوارەوە 25 بڵین کە معدل ئەوە ئەڵین گۆڕانکاری بووە طبعا لێرە گۆڕانکاری لە کەشوە کارگەری هەیە ئێمە کە ئەژین لەم چینە چینی کە ترۆبەسفیرە ئەمە چینە گۆڕانکاری کەشوە ناڵین وەکوتم ناڵین هەیە بەڵام تەدەبدوبێکیتیا لەرەلەری کتایە ئەو لێرە چۆن ئێمە بتوانین مواجهەی بکەین کە ئێمە هینین طبعا لێرە دوو شتەیە کارەگەری هەیە بۆ گۆڕانکاری کەشخەوا بە شوێکی کشتی یەکەم شت لە سروشتیەکانە کە هەندێک تەوەر هەیە پێڵێ تەوەری مەثلەن تەوەرێکمانەیە پێڵێ تەوەری فەلەکیە هەیمانە تەوەری بوقع شەمسیە کە پەڵەکانی ناو خۆرایە بە شوێکی کشتی ئەو پەڵەیە ئێمە دەورێکمانەیە دەورەی مەناخی طبعاً بچووک پێڵێن 11 ساڵ جارێ هەندێک پەڵە هەیە ئەو پەڵانە طبعاً پەڵەی ڕەشە چنە زیادی کرد ناو ئەو خۆرەیە ئەو پەڵە 11 ساڵ جارێ گۆڕانکاری لە خۆیەکە یان 22 ساڵ جارێ ئەوە پێڵێن دەورە مەناخیە سوغرا ئەمە پێڵێن کە شوهەوایەکی دەورەیەکی بچووکە ئەلەمرە ئێمە طبعاً حالیان لەو دەورەیەنا کە 11 ساڵ و 22 ساڵ جارێ گۆڕانکاری کتابێ ئەو پەڵەیە کە زیادی کرد ئەبێتە هۆ کاری چی چنە زیادی کرد وەک چۆن بڵین وزەیە کە ئەیداتە ئەو تیشتی خۆرە چنە زیادی کرد گۆڕانکاری ئەبێت ینی چۆن تاقەی زیادەکە بۆی کە گەرما زیاد کە لەسەر ڕووی سەرزەمین بە پێچەوەرەوە چەندێک کەمی کرد و ڕەنگەکەی کاڵەوە بوو بە هینەوە بوو ئەوە چیکەکە و ێزەکەی کەمترەکاتەوە ئەمە بە شێوەیەکی زانستی کەباری باسی تەوەرە چیەکەین سروشتیەکانەکەین هەمانە تۆری پێڵێت نظریات البەشەریە تەوەرە مرۆیەکان ئێمە کە خۆمان دەستێ باڵامانی تایە بۆچی ئێمە ناتوانین بە شوێکی زانستی جوان لەگەڵ شارستانی تعاملکەین لەگەڵ ژینگەیە چۆن ئێمەتین ماستەر پلانێدانی ناوچە سەوزەکان بە شێوەیەکی کشتی ناتوانین بە شێوەیەکی زانستی و شارستانی بزانە کوێ داینین ئەمە زۆر گرنگە حاڵەتێکی دووەممان هەیە کە ئێمە تین مثلا تێنینە دروستەکەین بۆ نازای ئەمە دروستکردن ئەم مەسنعە دەرێ دروستەکەین کارەگەری چنێ هەیە بۆ ئەم ناوچە مەثەلەن ئاڕستەی باکە بە کوێتی ئایا بەناو شاراتێت بە خارج شاراتێت ئێمە بزانین بتوانین لەکوێ داینین ئەسڵ ئەمانە طبعا بۆ ئەریکستوری ئێمە هەموو شتێم ئێمە لە دەرەوە بین طبعا لە وڵاتی دەرەوە هەموو شتێ بکەن پلانێکی بۆ دانن ئینجایکەن بەڵام ئێمە ڕاستوخۆتێ معبەل چەمەتوی هێناوە لە تەرەفی شاری کەرکووک وەرەگرێ نازانێ ئاڕاستەی باکەی بەچی لە یەکادەیە دواسە ئێمە کە ئێمە کەمرۆڤین تین ئەم دارێنە ئەوڕین ئەوەی سەر لە کەرکووک ئەیبینین چەند ساڵێکە ئەم دارێنە جوان ئەوە لە وڵاتانی کە بەڕاستی بەجێ ئەسەفە ئەیبینین هەمویان لەت کردووە دا ناوە لە ناو جعدەیە ئەڵێمە ئەبێ دارتر بنین باشە تۆ ئەم دارە بوون نایە بیکەیتە هاوڕێکی ژینگە سوودی لۆرگی چکم ئەمە تاقیهی و هینی خۆی و دەوەسامە زۆر باشە دکتۆر ئەوەی کە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو یاخود لە ماوەی ڕابردووش خۆڵبارینە پێمە خۆشە بزانین چۆن خۆی خۆڵبارین ڕوو ئەدا هەروەها زیانەکانی چی ئاخۆ هیچ مادەیەکی گرنگ لە زەویە گوازدێتەوە یاخود زیانی هەیە بۆ ئاژەڵەکان نەخۆشیەکان بە شێوەیەکی گشتی پێناسەیەکی خۆڵباریمان بۆ دەست خۆش بێ پرسیارێکی زۆر جوانە ئێمە تەمام خۆڵبارینە نەک نەبووە بووە بەڵام بۆ ئیسئاوای هات ڕێژەکانی بۆ زیادی کردووە طبعاً بی ئێمە ئیحسائیات وەرگین ئێمە دائیمەن کە تعاملەکەین
ئەبێت عمومان بە شێوەی ڕقم بێ نابێت لە خۆمان و قسە بکەین ئەم داتێ لە کەلەداری وزەکانی ئەنواجێ وەرێگرین هەمووی بابەتەکان چۆن بڵێن جیاوازی هەیە ئێمە کێشەکەمان چیە کێشەکەمان تۆمارکردنی ئەو شێوەی لە چۆن تۆمارەکەین چۆن ئەتوانین مراقبەیکەین بە شێوەیەکی زانستی و شارستانی ئەمە زۆر زۆر گرنگە لەم باوەڕەیە طبعا خۆڵبارین ئێمە باس خۆڵبارین کە لێرە خۆڵ جیاوازی هەیە لەگەڵ تۆزە خۆڵبارین هەیە و تۆزبارین هەیە طبعا کە باسی دات ئەمە جیاوازی لە شوێن و لە کاتە ئێمە بابین سبب ڕێچێکی وەرگین چۆن بڵێن بۆ ئەسەن ئەبێت ئەم شتە بۆ ئەبێت ئێمە ملاحەزە بکەن لە مانگ 3 4 5 ئەم شتە زیاد دەکا باشە لێرە پرسیارەکە خۆی ئەگەڕێتەوە بۆ لەم 3 مانگە زیاد دەکا لێرە چییە؟ طبعا unstable in order يعني عدم استقرار في الجو يعني جو ناجيجي بي لا بواري كشوا جوازي لبين شي ابي لبين بلي جرما ابي كلا بو لمرا من الملانيه دروست ابي لبين شيا لبين طوبل قهوه كان اما طوبل قهوه كان من هيا طبعا اما ك بس اما باسي اجر العراق خين بو السبب كيتشيا طبعا لو كاركي عراق اما لوكيشن عراق موقع عراق جغرافي عراق چەند تابەندبەندیەک هەیە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەمینە تووشی ئێمە بێت یەکەم شت چییە ئێمە ئەکەمینە منطقەیەکی نیمچە بەیابان ئەمە یەکێ لە کارەگەریەکانە دووەم ئێمە کەمینە منطقە نیچە خولگەیەکان کە ئەم منطقە نیچە خولگەیەکانە دایما ئەو تەوژەمانە کە دێنە خوارەوە هەمووی تەوژەمەکان لەسەرەوە دێنە خوارەوە ئەمە ئەم تەوژەمانە کە لەسەرەوە دێنە خوارەوە بۆ لەبەر کە پەستان بەرزە کە پەسان بەرز بوو هەر دروست نابێ شێ نابێ ئەبێتە هۆی ئەوەی کە ئەمەی چێرە کارەگەریەکانە کارەگەری ترمان هەیە مەثەڵەن ئێمە پلەی گەرمامان مەدەیات گەرما بڵین ڕۆژانە و ساڵانە و مانگانەمان درێژە یان تۆ سەیرەکەی 14 سعات هینت هەیە خۆرت هەیە و گەرمات هەیە ئەمە هەم لە لای خۆی هینە دروستەکە دوای ئەوسا ئێمە شتێکی کەمانەیە ئەم باەیە ئەم بای سمرانی با کە زۆر دروستە بێ بین بۆ يعني سەرەکی بۆم شتە دروستە بێ ئێمە زۆر کەسێ پرسیارەکە و ئەڕوا و دیێ بەڵام ئێمە زۆر بەو شتە نازانن بۆ دروستە بێ ئێمە لە کاتێکا دروستە بێ مانگ 34 ملمەلانێ دروستە بێت لە بین پەستانی بەرز و نزمە لە بینی تۆبەڵگەهوایە گەرمەکان و سەردەکانە دروستە بێت لێرە تۆبەڵگەهوایە سەردەکان کە لە تورکیاوە دێن تۆبەڵگەهوایە سەردەکان قورسە بێت بالمقابل چی دێت ملمەلانەکە چۆن دروستە بێت لە قارەی ئەفریقاوە بڵین لە ئەفریقاوە چی دێت تۆبەڵگەوایە گەرم دێت ئەمە ملمەلانی دروستەکە لێرە جیاوازی لە چییە؟ جیاوازی هەیە لە چۆن بڵێ قورسی ئەو بەیەلە ئەوم ئەم بای سەردە چیە بێت؟ ئەم بای سەردە قورسە بێت چیەکە حرەکەی دروستەکە پێڵ دەنمتک ئەدبەتک يعني دایمەتی ئەدبەتکی ئەمە تینێکی مستەڵەکی فیزیاییە چۆن دروستە بێت؟ با سەردەکە با گەرمەکە ئەڕاتە سەرەوە با سەردەکە چی مێنێ لە خوارەوە مێنێ کە لە خوارەوە ما چیەکە قورسە چیەکە چی ئەو لەگەڵ خوایەت دایە پۆشێ ئێمە کە باسی طبیعەتی عێراقمان کرد سەطحی عێراقمان کرد ئێمە جۆری خۆڵەکەمان یعنی فشە یعنی تونوتیەش نییە هەڵەسیە و دوایوسا کە ئەم گەرما دێت چی لێکە تەفتیتێکە طبعا ئێمە چکم گۆڕانکاری پارەکە مەثەڵەن باران نەبووە باران نەبوو بە درێژایی هاوین ئەو خۆڵە معرض بوو چی لێیدا یعنی خۆر لێدا کە خۆر لێدا چی کرد تەفتیتی کرد تەفتیت ئەو ئەواسر چیناییە بین ئەو خۆڵەی کرد بیچووکترین شت کە بێت وەک مباشرەتە لەگەڵ خۆیان بە شوەیەکی ڕاستەخۆ ئەیبا لەگەڵ خۆیان کە بردی لێرە جیاوازی ململانی کە دروستە بێ لەبین تۆبەڵگەوایەکان سارد و گەرمە چیەکە هەڵەس ئێمە دروستە بێت وەک گەردەلوویە دروستە بێت جیاوازی پستانە بێ ئێمە طبعا دین و اینجا بۆ جۆری باکان جۆری ئەم خۆڵێدا هەیمانە خۆڵە هەیمانە تۆزە لێرە بە شوەیەکی زانستی ئێمە بێ بزانین ئەمە چی و ئەمە چییە طبعا ئێمە پێن عواصف الرملية وەکو عواصف الغبارية عواصف الرملية کە بڵین خۆڵە ئەمە قەبارەتەکەی جیاوازی هەیە چنێ ئەبینی پێش خۆت ئەبینی بڵێ مەدە ڕوئیە چنێ ئەبینی ئەوە جیاوازی هەیە طبعا جیاوازیە لە کاتەکانە لەوانەی کەوا لە زەرمەندەکانی دوایسا چەندێ دەوامەکە چەند ڕۆژ و دوای ئەوسا تینەوە بۆ سەرچی شتێکی زۆر گرنگە بڵێن ئێمەیسا لە کیلۆمەتریە مکعبە لە ئاسمانە
تقریبا 2300 تن لە خۆیان لاگرێ 2300 تەنە لەگرێ لەگەڵ خۆیان کاڵی گرت ئەم 2300 تەنە چی قووەتی دەفعیەکە کە بڕوا ڕێبکە ئەمە جیاوازی پەستان کە ئەنجا پیتێتەوە بۆ مۆزوع تۆزەی باشە دکتۆر هۆکاری چییە کە با بڵین شەپۆلەکانی خۆڵبارین لە چەند ساڵی ڕابردووە زیادی کردو ینی ئەگەر نمونێ وەرگین لەم مانگەدا چەند شەپۆلێک ڕووی داوە ینی بەپی پێشبینەکانی کەشوهەوا ڕۆژی جمعەش ینی شەپۆلێکی دیکەی خۆڵبارین ڕۆدا ئەگەر بەراوردەکە بکەین لە نێوان دوو سەردەما بەراورد بە 20 ساڵی ڕابردوو ڕەنگە شەپۆلی خۆڵبارینی لەم شێوە ڕووی نەدابێ ینی لە مانگێکات چەند جارێک ڕووبدا هۆکارەکەی چییە کە لە ئێستادا زۆر دووبارە دەبێتەوە بەڵێ ئێمە باش شتێکت پێ بڵێم کە بە شوەیەکی ژمارە و ڕقم ئێمە لە ساڵ طبعاً بێتە بۆ کەرکووک لە ساڵ 1970 حتا 2016 ئەو ژمارانە کە ڕۆژانە کە گەردەلول و بڵین خوتوز بارین و خۆڵ بارین بووە تقریبا بڵین 76 کەڕە دووبارەوە بووە بەڵام دەبین ئەگەر بین بە سەرجەم درینی کەین طبعا لە 2008 لەگەڵ 2012 123 کەڕا تکرار بووە بەڵام لە ساڵ 123 کەڕە بەڵام لە ساڵ 94 95 23 کەڕە بووە یعنی 4 کەڕە زیادی کردووە ئەمە لە بواری کەرکووکە باسەکەم بەس لە بواری ئاسی عێراق باسکەین بووە مثلا سێت و باز ناسریەکەی محەتەی ناسریە 925 کەڕە بووە لە ساڵی چلیەکەوە حتا 2016 925 کەڕە بووە بەڵام بووە ئایا هاتە بۆ کەرکووک نەگەیشتۆتە کەرکووک بۆ چکم تۆبەڵگای هەوایی نەبوو ململانی نەبوو لە بین ئەو تۆبەڵگەوایەکانە بێتە شێوەک و بێهێنێ بۆیرە ئەو ناوچەیە هەرتیا هەبووە بەڵام گۆڕانکاری کەشەوە کە یەماڵی لارەلەری گۆڕانکاری کەشەوە وای دروست کردووە ئەوە بە شێوەیەکی بتوانین ئێمەش زەرمەند بین لەو مۆزوعە بەڕاستی بە شێوەیەکی ڕاستەخۆ یعنی بۆ زیادی کردووە ئێمە لەیرە پار مەثەلەن نمونەیەکت بۆ دێنمەوە چی ساڵەیە وشکە ساڵی بێت ساڵەکەی داهاتوو مەعرەدە تۆ خۆڵبارین بێت بۆ چکم تۆ یعنی باران نەباریوە ئەو ناوچەیە هەمووی تۆ ئەگەر بڵین گەڕۆکێک بچووکیش دەرچێ ئەو ڕۆکە هەر کارەگەری هەیە لەسەر ئەو خۆڵەکە ینی گەشادا لەسەری ئەمە بە طریقەیەکی چۆن بڵین کشت و کاڵی بڵین تعاملی لەگەڵا بکەین بەڵام تۆ لە کاتێکە ئەگەر باران نەبارێ ئەو خۆڵە بەس خواخوایەتی هەلە ماڵەوە خۆت ئەگەر مبەردەی پەنکەیەدا گستێنە چەند ڕۆژی نەڕۆی بۆ ماڵ سێگە دوکایەت چەند تۆز خۆڵی دێتە ماڵەوە یان سێرگەی ماڵەوە گەرە هەمووی بسڕی ئەمە نمونەیەکت بۆ دێمە کە توما دەرگای ماڵت گردووە بڵین ینی بەڕاستی بەڵام تۆ بیتۆ لەسەر هینێکی بیابانێکیان دەشتێکی زۆر گەورە تەمام دەشتێ لە تۆ مامۆستا لەیرە ئێمە زۆر شتێکی گرنگە ئەبێ بزانین طبعا ئێمە جیاوازی هەیە لە وەری ئەو شوێنەیشەوە ڕۆئەدا ئێمە وتمان ڕاستە لە مانگی 3 و 5 بۆ ئەبێ لەبەرەوەی کە ناجێگیرە کەشوە ناجێگیرە لەبەرەوەی کە پستانی هێوا جوولاکە لەبەر ئەوەی کە با دروستە بێت لەبەرەوەی کە جیاوازی لە هینە هەیە ئەمانە هەمووی کارەگەری خۆی هێو لە بواری ئەو شوێنەیشە کە ڕۆئەدا یعنی چۆن بڵین هەم جیاوازی هەیە ئەوەیش هەمووی کارەگەری کەشوایە بەڵێ دکتۆر لە ماوەی ڕابردووەندێک لە دەریاچەکانە بینی کاوشک بوونە یاخود کەم بۆتەوە ئاوەکەی هۆکارەکەی گەڕێتەوە بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی یاخود کەمی بارانباری یاخود هۆکارێکی تر هەیە ئێمە ئەم مۆزوعە طبعاً مۆزوعێکی زۆر گرنگە ئێمە لە کاتێکە کەشوا خوێنی گۆڕانکاری کەشوا خوێنین بە شوەیەکی کشتی خوێنین تۆ ئێمە وەکوتم پێتان ئێمە ناوچە خولگەیەکان و نوچە خولگەیەکان ئەمانە بەڕاستی بە شوەیەکی ڕاستەخۆ ئێمە کارەگەری لەسەرمان هەیە بۆ چکم هەموو بیابانەکان ئەوانەی کەوا لە ڕووی سەرزەمینن هەمووی لە 90 لەم ناوچەیە لەتانێ بۆ لەبەر کە ئەو تەوژەمەیە تەوژەمەکان لەسەرەوە دێنە خوارەوە ئەبێتە هۆی کە وەک ململانیەکە لەگەڵ هەورێ نابێ چڕەوە بێتەوە هەورێرە ئەریمە هەور چۆن چڕەوە بێ لە کاتێکە ئەو تەوژەمانە لە خوارەوە چەند ینی فاکتەرێکی کارەگەری هەیە لەسەر دروستبوونی هەور ئەو شێ لە جەوە لە حالینی خۆمانە بڵین ئەم تەوژەمانە کە لەسەرەوە دێنە خوارەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ ئەبێتە ئەوەی کە پەستان بەرز بێت کە پەستان بەرز بوو ئێمە ئەم ناوچەیە لە مەترسیتین بەڕاستی ئێمە هاوکارەکانی بێبارانی ئەگەڕینە بۆچی ئێمە مۆزوعەکەیە طبعاً
لە ضمن مناخی شمولی وەرەگرین لە کەشخوای شمولی چی کە بە شوەی کشتی على ئەستی سۆمەتیک وەرەگرین عالەمیان طبعا ئەمە تۆبەڵگاوایە کارەگرین تەوژەمی فریشقەدار وەرەگرین تەوژەمی تۆبەڵگاهوایەکان بە شوەیەکی کشتی چەمسەری نیوچە چەمسەری ئیتر خولگەیی بە شوەیەکی کشتی کشتی وەرەگرین دواسا بتوانین بگەینە ئاستێک بتوانین چۆن بزانین ئەم ناوچەلە بەڵام ئێمە بینەوە بۆ سەر کەمبارین بۆرە ئێمە بەدەست ئێمە نییە ئەمە ئیشێکی خۆڵا ئێمە دروستکە لە ناوچەیە ئەمە ڕەحمەت ئێمە لە ناوچە دروست بووینە قیاسن بۆ ئەو گەردەلۆ ئێمە سەم گەردەلۆ بینی گەردەلۆلی تۆز و خۆڵە ئێمە احتیمال بڕێنە ئینە هەندێک شتێک بتوانین یعنی چۆن بڵێن خۆمان بپارێزینی بەڵام ئەم گەردەلوولە ساڵانە دروستە بێت لە ئەمریکا لە ناوچەی بڵین شەرق ئەوسەط دروستە بێت بەڵام ئەوانە لەسەر ئاو دروستە بێت کاتە شەپۆلی گەردەلوولی ئەیبینن بە شێوەی ئەنواع ئەشکال ناوی هەیە و ڤینا و ناوی دێ بە شوێ ئەوینە و تۆرنادۆ و هەرەکین و قەبارەتەکەی و جیاوازیەکانی و کارەگەریەکەی و زەرمەندەکانی بەس ئەو چیەکە ئەو لەگەڵ خۆی ئاوەڵەگرێ ئاوەڵەگرێ لەکوێ بێ لە ناوچەیەکی دەریا و زەریان لە ڕووبارەکان هەبێت کە هەندێک تایبەتمەندیە شروعیە دروست بێت مثلا ئەگەر پلەی گەرما مثلا لە کاتێکە ئەبێ بسحوق بەسەرەوە بێ دوای سابێت تەوژەم بێ بەسەرەوە بڕۆ چی دروستەکە گەردەلوول لە دروستە ئەو گەردەلوول بێتە هۆی هەور ئەو هەورێ لە چیەکە وەک چۆن بڵێ جیاوازی لە پەستان نابێ ئەیبا بۆ کوێ ئەیباتە ناوچە وشکایەکانەوانی کەوا ئەدا لەو ساحلێ لەوەک فلۆریدا کەلیفۆرنیا مەجموعەیەک ویلایەکە لێدا ئەی کاتەوەی کە عاسیرە دروستە بێت زەرمەند دێزوو بە مەلیارات دۆلارات خەسارەکەن زۆر باشە باشە دکتۆر ئەوەی کە لە دەسەڵاتی مرۆڤدایە و ئەوەی کە لە دەستی مرۆڤدا چی بکات بۆی کاریگەریەکانی ئەم دیاردە سروشتیانە کەم بکرێتەوە بە حکومەوەی کە تۆ توژینەوەکەت لە یەکێک لە زانکۆکانی ئەمریکا بووە لە وڵاتانی ڕۆژاو ئەمریکا چی دەکەن بۆی کاریگەریم دیاردە سروشتیانە کەم بێتەوە بەڵێ ئێمە مەوزوعی پێشبینی لەسەر ئەم موازعێلە خصوصن گەردەلوول بە شێوەکانی ئێمە گەردەی تۆز و خۆڵمانەیە گەردەلوول هەیە بڵین وەک عاسیر مەداریە هەیمانە هەیە ماهرەچینە هەیە تۆرنادۆیە بە شێوی گشتی هەیکە ئەوان کە تەعاملەکەن لەگەڵ ئەو بارەیە ئێمە لاوازین بەڕاستی لەو بارەوە بۆ لاوازین چکم ئێمە بەرنامەیەکمان نییە تۆ هەتای سەکیە پرۆفسۆرە لەو بوارە بڵین لە وزارەتی عێراقیە لە بواری کشت و کاڵە بینێکی بێت بڵین متوانە پرۆژە بدا ئێمە چەند توحە و ریسالە و ماجستیر و دکتۆرامانەیە لەسەر لە زانکۆکانی عێراقا هەمووی کراوەتە سەرڕەفەوە کۆنکلوژێک زۆرمانەیە استنتاجات و تەوسیاتی زۆرمان کردووە چی بکەین و چی نەکەین بەڵام بەداخەوە بووی ڕستکراوە لە سەر ڕەت کەس کاری نایێنێ بەڵام پێچەوانەوە لە وڵاتەکانی دەرەوە چیەکەن ئەم کۆنکلوژە استنتاجاتەمانی کە پێگەیەن چی لێکن ئەیکەنە بەرنامەیەک ئەیکەنە دروستکردنی ئەیکەنە مەشروعێک پرۆژێکت دروستەکەن لەسەری حتا بتوانن چی بکەن ئەوان بە شوەیەکی کشتی تێن بەرنامەی بۆ دانن چۆن پێشبینیەکەن بەڕاستی مانگیانە مانگی دەستکردویانەیە ها خاص ینی تایبەتمەندە بۆ مۆزوعە مانگی دەستکردوەکان چۆن هەیەە حزمان طبعا ئێمە لەو وەرەمە محازرێکی بە کاملی بە کشتیوە تەقەنیات دەوری چی بۆ ئەم مۆزوعە تەقەنیاتی ریمۆسیگمانەیە مانگی دەستکردو ئەو یێنێنە کە ئەیدا چۆن تعاملەکەن لەگەڵ ئیمەج پرۆسینگات چۆن معالەجەیەکەن مجموعەیەک پرۆفسۆر لە بواری حاسیباتەوە فیزیا جەوە کە شۆوای جوگرافیاوە بڵین لە بواری بۆ ژینگەوە هەمویان پێکەوە تیمێ دروستەکەن ئەو تیمەتیان پلان دروستەکەن چی بکەن و چی نەکەن و چی بگەینە ئەنجامێک و ئەمە بەرزەوەکان بۆ جێگانی دەسەڵاتداران چۆن دیسایت قرار لەسەر ئەو شتەوەرگن و بگەێنە ئەنجامێ بەڵام ئێمە لای خۆمان بەڕاستی ئێمە تێ ئەڵێ دێت بەڵام ئایا کە دێت ئێمە لە بواری کە تەسیرەکان لە هەموو بوارەکان بواری تەندروستی بواری ژینکە بواری کشتتوکاڵ بواری حتا لە ئاژەڵان تەسیرەکە ئێمە چۆن بتوانین ئەم کارەگەریە کەمە بکەین چۆن دەتوانین بربەسی بین ئەمە شۆڕشێکەوێت بەڕاستی ئەگەر هاتوو پلانێکی باشدانرا هەڵدێکی جدیدرا لایانی پەیوەندیدار و هەروەها بە هاوکاری هاوڵاتیان و ڕێکخراوە خێرخوازیەکان ئەگەر هاتوو پلانێکی باش کرا و دەست پێکرا لە ئەمڕۆوە ماوەی چەند ساڵی ئەیە بۆی کەوا کەشوهەوایەکی جێگی کەشوهەوایەکی باشمان هەبێت تەندروست بێت و چۆن بڵێن ڕزگارمان بێت لەم جۆرە خۆبارینانە وڵا ئێمە بەڕاستی بمانوێ ینی بەڕاستی ئینسان مرۆڤ لاوازە بەرامبەر سروشت ئێمە خۆی گەورە هەندێک شتێ ئێمە پێمانەڵین چۆن کۆنتترۆلکردنی کۆنتترۆل بتوانین ژینگە بکەین یان کەشوا بکەین
ئەمە ئاست ئێمەیانە بەڵام ئێمە توانین کەمیەوە بکەین و مینەکانی کەمە بکەین چۆن ئەمە کاتەکە ناتوانین دیاریکەین بەچەند ئەمە مێنێتەوە سەرچی سەر چەند خاڵ یەکەم خاڵی مەدا یعنی چۆن تعاونەکە لەبین لەگەڵ ئەو مرۆڤێرە چۆن تعامل لەگەڵاکەن زار ئەو زانستانە کە ئوشتەکەن دو سات چنە پاری بۆ سەرفکرێ حکومت چنە دعم ئەو پرۆژانە ئەکا بتوانین بگەینە ئاستێک کە بتوانین سفادی لێ بکەین ئێمە حتا ئیستا پرۆژەمان نییە ئەڵێ ناوچە سەوزی بەڵام چی دارێ بنین ئەو دارێ لە چییە لە چەند کیلۆمەترا بینین دوسا ئایەوە کافیە ئەمە ڕاستەوێتە بربەستیە بەڵام ئەوە عیلاج نییە تۆ ئەگەر عیلاج دوێست ئێمە مثلا ئێمە هینی دژلە و فراتمانەیە تێتە عێراق قەواڕوا بە پێیوەکە هیچ سوودی لە وەرناگرین ئەوە ناوچەکانی کوردستان هەمووی بەڕاستی گەرەکیانە بەنداو ئەو کرە بەنداوێ لە حتای سەر لە جێگای ینی چۆن لە گەرەکیان جێبەجێکن حتای سینە بۆ ئێمە چەند کۆرەفراسێکمان کرد لە گەرمیان لە کۆیە لە زانکۆی تکریت مخۆم بەشدار بووم لەو زانکۆیە بۆ چۆن بتوانین لەگەڵ ئەم شتێلا بین چۆن بتوانین هینیکەین ئەمە شۆڕشێکیوە ئەو شۆڕشە دەسی پێکە لە مرۆڤۆ کە خۆی چۆن بتوانێت بە شێوەیەکی شارستانی تعامل لەگەڵ ژینگای بکە حتا بڕاتە ئاستی وزارەتی ترانسپۆرتیشن نەقلەوە ئاسی وزارەتی ژینگەوە بتوانن بەرنامەیەک داڕێژن پلانێک دروستکەن بۆی کە بتوانین لە مینا ئینبین باشە دکتۆرم پێم خۆشە باسی ژینگەی کەرکووک بکەین ڕێژەی سەوزایی لەم شارە لە 100 تێپەڕ ناکە کە بە پێی ستانداردە جیهانەکان دەبێت لە 150 زیاتر بێ و بۆ خۆشمانە و دیمەنانی کە لەسەر شۆستە و شەقامەکان دەبینین ینی بەدەگمەن ڕێژەی سەوزایی دەبینین ئەم کەمی ڕێژەی سەوزایی چ کاریگەریکی خراپی لەسەر تەندروستی مرۆڤ دەبێت وڵی بەڕاستی سوات پرسیارەکە زۆر جوانە ئێمە ئەتوانین چ دروستکەین بەڕێزیان بەڵام ئێمە تەوان من کە مامۆسایکی زانکۆم لە خۆمەوە دەستی پێ بکەم باسمیش کرد لە ئەم کەناڵە پیرۆزەوە جارێکیکە 2 ساڵ پێشسە میتینگێکم بوو لەگەڵ برادرانە لەینەوە ئێمە من کاتی خۆی لە زانکۆی تکریت دەیرە پرۆژەیەکم کرد پرۆژەکە چی بوو وتم ئەو قوتابانە و خوێندکارانە بۆ بڕۆن بەحسێ بکەن ئەو بەحسەبایی 2000 3000 5000 تەکلیفیانەکە لە تیباع و چاپکردن و ئیلاولا هەستیان بەرنامەیەکم دروست کرد وتم طبعا ئێمە هەر باش بەشی جوگرافیاکەم کێمە من خۆم تقریبا 300 400 تەلەبەمەیە لە کۆلجی پەروەردە و کۆلجی بڵین ئاداب لێرە بەرنامەکە چی بوو وتم هەر تەلەبەیەک ئەڵین پیان دوودار بێنن دواسایکەینەی وەک سەفرەیەک حەقلی ئەیبین ناوچەکان ئەیبین بە حکومەت خۆی دینیکە و ئەڕوا 5000 داتێنکینە دوودارەکە ئەنین 400 تەلەبە لە ساڵێکە تۆ مەباس قسمێکم ئەگەر 400 تەلەبە ئەگەر دە قسمانەیە ئەکا 4000 دار لە ساڵێکە باس یەکسەروی ئەوە شەو بەشێکی زۆری هاوڵاتیانیش ئێمە باس هاوڵاتیانەکە بەس ئێمە باسەکەی کە زانکۆ چۆن بتوانین ڕۆڵی بێت هین بێت بتوانین زانکۆ خزمەتی شار بکە شارستانی بکە ئێمە بەداخەوە زانکۆ زۆر دوورە لە شار و شارستانی و مرۆڤ و کەتاکەوە ئەمانە گەورەترین کێشەیە چۆن بتوانین ئێمە لە وڵاتانی دەرەوە زانکۆ خۆی بەرپرسە بۆ هەموو شتێک بۆ ئەو شارات دروست دەکرێت ئێمە بەڕاستی مەجال مامۆستا و پرۆفسەر و ئەم وارێن نادەن ئێمە بتوانین بە شوێکی کشتی بینێ ساحەوە بتوانین ئیشکەین کارکەینە سەر مشتە بەڵام نموتمان تینێ ساحەوە کێشە نیە هاتین ڕۆیشتم بەڕاستی بۆ وینی بەلەدەیە وتم نردێن بەلای کاک دڵشاد و بزانم جاوتیان ئێمەی باخمانەیە بڕۆ بۆرە ڕۆیشتی مۆرە لەگەڵانە قسم کوتم ئێمە لەگەڵ ئێمە ئەم پرۆژەمانەیە ئێوە ناوچەکانی وەختیاری کەم با نەبێتە تەحویز دو ساڵڕێن دکتۆر و تەلەبەکانی ڕۆن ئێمە دارەکانە کڕی تەلەبەکانیش خۆیان ئێمە عینێکی حەقلی و عەمەلی و تشتێکی جوان و شارستانی بەڵام بەڕاستی ڕۆیشتی وتی مامۆسای هەمە وتم ئێمە لەسەر ئێوە سەتان بەس یعنی چۆن بڵێن ئاوی بدەن ئاودانی با لەسەر ئێوە چاودێری بکەن وتی والله مامۆسا ئێمە ئەمە لە ئەستێمایە وتم بۆ وتی ئێمە دەتەنکەرمانێ دەتەنکەرەکە سیانی عاتەڵە حەودانەکە تۆ ئەگەر بیکی ئەمە پرۆژەیەکی زۆر گەورەیە ئیدەن ئێمە لێرەوە کە باسێکین ڕێژەی سەوزینە و کەرکووک ئێمە توانین هەزانکۆ بزانکۆ تەلەبەکانمان هەندێک مامۆستایە تەلەبا بێت نەشاتێکی بێت حتا چەند دەرەجەیەکی بوەرگێت پێی خۆشە کە تۆ بەڕاستی یعنی هەم دڵی خۆشە بێ هەم دارەکە دینەکە هەم جێگەکە سەوزەکەی کشتێکی ناوچەیەکی سەوزی ئەمە تۆ بتوێت ناوچەکە سەوزەکەی بتوێت هیمکەی ئەمە شۆڕشێکی بێت شۆڕشەکە لە کیوە دەسی پێکە شۆڕشەکە لە خۆمانەوە دەست پێکە لە ماڵەوە دەست پێکە ئێمە حتا ئیسە لە ماڵەوە هەموو ماڵەکان کردێت 100 مەتر دابەشی کرد و بووە ئەمە سیاسەتی دەوڵەت حکومەکان لەسەر مشتا بەڕێزیان تۆ لە 100 مەتر حدیقە لە کوێکە لەسەربان
ئایا لەسەر بانکردن نەجاحەت تێر دەوڵەتەکانی کە بۆ نەجاحەت دایێت تۆ کە شوواکەت مساعد نیم ولا ئەمنی بۆ شیوەگەر حوشت نەبێت و سەرخانومانی حوشمان نیە ئەو جێگە ناو سەوزانە لە ماڵەوە دەستی پێ بکەین دواسە ساحەکان دەستی بکەین دواسە لەناو ماستەر پلانە ئەبێ گۆڕانکاریە بکەی لە چی جێگا بکەی دواسە جۆری دارەکان ئایا چەند توانیە تحملی ئەو پلی گەرمایلەکە کە ئیماهیمانە بازار پلی گەرما ڕۆتە 50 خۆشە باسی ئەوەش بکەی هەندێک جاری ینی بۆ نمونە لەلایەن ڕێکخراوەکان و ژمارەی زۆر دار دەرچێنرێ بەڵام دوای ماوەیەکی کەم بوشک دەبێت ئەو دارانەی کە بۆ ژینگەی کەرکووک پێویستە چ دارێ بچێنرێ ئێمە جۆر دارەکان من بڵێ تەخصصی پیور من نییە بڵم چی جۆرێ دار بنەوە هەر ئینسانی ئەبێ بڵێ بەڕاستی هینی خۆی تەخصصی خۆی بزانێ ئەمە بۆ وتم پێت ئەبێ تیمێ دروستکەین ئەم تیمە کشتتوکاڵ و جوگرافیا و بوارەکان فیزیا و ژینگە و هەمووی بەشدار بێت وەکینی بتوانین بگەینە مرحلەیەک استێجێک بڵێ ئەو مرحلەیەکی چۆن بڵێن دیڤلۆپمنت ستێج مرحلە متەتەویرە ئەم مرحلە ئەو شۆرشە چۆنەوێت تۆ وەگوتم جۆر دارەکان چیرین تۆ زۆر گرنگە چێنێ تحمل ئاوەکە تۆ مان لێ مرحلەیەکە مرحلەی خەریک ئەو کەمە بێ ئاسی ئەو کەمە بێ تۆ سەری کەرکوب مکە ڕێژی ئەومان قیاسن بۆ هەرێمی کوردستان بەڕاستی ینی ئایا زۆر کەمە و ئەو دارێرە ئمە بینێ چی مەدەن قەڵمتۆزە ئایا نەبکە ئایا دارخورمایە چی بنین هەتا بتوانین تحمل ئەو بکە و ڕێژی ئەو بکە و قەبارەت ئەو چێنێ ئاوی پێویستە بتوانێت بژیە تۆ دارێکردنا ڕۆژانە ئاوی بدەی باشە دا سێ ڕۆژ جارێ بەش پێوی احتیاجات النبات الماء پێویستی ئەو کشتتوکاڵە ئەو ڕۆکانە بۆ ئەو زۆر باشە دکتۆر گەشتینە کۆتایی پێمان خۆشە بەڕێزت هەر خاڵێک پێت خۆشە باسی بکە یاخود ئامۆژگاریەک فەرمی وڵی من بەڕاستی لەم ئستودی پیرۆزەی جەنابتانەوە من پێشەکی وتم و دووبارەیش سپاستانەکەم ئەمە زۆر گرنگە ئێمە لەو بوارە هەمومان بەشدارین چکم ئەمە کارەگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ بە شێوەیەکی ڕاستخۆ ئێمە ئەبێ چی بکەین یەکەم خاڵ ئێمە ئەبێ لە سەرەوە دەستی پێ بکە نەک لە خوارەوە لە خوارەوە بۆ دەستبینەکە چون دەسەڵاتمان نیە لە خوارەوە ئەوەی وا دەسەڵات هەیە توانێت دەعمتکە بە شێوەیەکی مادی معنەوی فکری عەقلی کۆمان کاتەوە ئەبێ وەک شۆڕشێکی بۆ دروستکەین ئەم شۆڕشە ئەوانەی وا لەم بوارە زیرەکن و تێگەیشتن و ئەزانون لە هەموو بوارەکان جائیدەن ئەبێ ئەگەر لەگەڵ ئەوەی ئەگەر لە تەلەبەیە بێت ئێمە و تەلەبا بێ وەریگرین خوێنکاری بێ ئەبێ لەگەڵ خۆمانە دەستی بگرین بین ئەو بکە ئەو کە لە زانکۆکانە چۆن دینەکەین ئەبێ مەجموعەیە کۆنفراس و دەورات و نەدوات و هەمووی بە شوەیەکی شتی بە شوەیەکی دەوری بێت دەستان خۆش بێت ئێوە من لە قەناتەکانی کە بەڕاستی لە ڕوودا و بینیم دکتۆر سلێمان ئەو ڕۆژە هی کرد بەڕامێکی دروست کرد لە قەناتی ججلا لە قەناتی عەرەبیە هەموو بوارەکان بەڵام ئێوە دەستان خۆش بێت ئێوەش بەرنامەیەکتان دروست کردە بوارە حتا ئێمە بزانین چی ئاستێکین و ئیشەڵا خێرە بێت و منیش لەگەڵ هەموو شتێک ئەوەی هین بێت لەگەڵ لەم بوارەوەڵێم ینی حازرم زۆر باشە سواز بۆ دکتۆر ئەحمەد عەبدولغەفور پسپۆری واری کەشوهاو ژینگە کامڕۆ لەگەڵمان بوو سواز بۆ ڕێنمایی و ئامۆژگاریەکانت بەڵێ خۆشەویستان تەورەکانی پرۆگرامی بەیانی باش کۆتایی هات تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ